ئەو کاتتان باش بەڕێزان، زۆر سوپاس کە لەگەڵمانن ئەم شەویش لە چاڵاکێکی تر لە چاڵاکێ بەردەوامەکانی شەوانی شەممەی ئەکادیمیای مەگا مایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن هەموو شەوانی شەممە لەسەر تەوەرێک لەسەر بابەتێک قسە دەکەین، کەسایەتیەک پسپۆڕێک و شارەزایەک داوت دەکەین بۆ ئەوەی ئەو باسە بخاتە ڕوو، دوای ئەوەش سەرنج و پرسیارەکانی ئێوە شوەردەگرین. بە کورتی ئەکادیمیای مەگا مایند پلەس ئەکادیمیایەکی قازانجنەویستی سەربەخۆیە لە بواری پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری کار دەکات. خزمەتگوزاریەکانی وەکو ئەو چاڵاکی خۆبەخشانەی کە هەیە، جگە لەوانە چەند کتێبێکی تا ئێستا بە چاپ گەیاندووە و کاری لەسەر کردووە. ئەو کتێبانەی کە لەسەر شاشە دیارن ئەوانە بەرهەمەکانی ئەکادیمیای مەگا مایندن تا ئێستا، هەندێکیان وەرجێڕانن، هەندێکیان نووسینە، بەڵام ئەو سێی دوایی لە خوارەوە هەرسێکی لەلایەن دەستگای فام بۆ پەخش و بڵاوکردنەوە چاپ کراون. بە سپاسەوە هەمویان پێوەستن بە کاری پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. ئەکادیمیای مەگا مایند لەسەر سەکۆیەکانی تۆڕی کۆمەڵایەتی پێگەی خۆی هەیە. ئەگەر بتانەوێت شارەزاییتان زیاتر بێت لەسەر خزمەتگوزاریەکان و بەرهەم و چاڵەکیەکانی، ئەوە دەتوانن بەو QRF کە دێتە سەر شاشەش یەکسەر جۆینی گروپەکان بکەن. ئەو ژمارە تەلەفۆنەی هەیە، ئەوە هەم تەلەفۆنە، هەم تێلگرام و ڤایبەر و وەتسەپشی لەسەرە. چەناڵێکی یوتیوبی تایبەت هەیە، بەرهەمەکانی تێدا بڵاو دەکرێتەوە. لەگەڵ چەند گروپێکیشمان هەیە کە بەو QRF دەتوانێت داخلی گروپەکان بی و ئەو ئیمێڵەش ئیمێڵی فەرمی ئەگەر هەر زانیاری شتێکتان پێویست بێت. وەک لەسەرۆژ دیارە وێبسایتێکمان هەیە. وێبسایتەکە هەرچەند کارکردن تێیدا بەردەوامە، بەڵام زۆر شتی تێدایە، لەبەردەستە. دەربارەی بەرهەمەکان، دەربارەی خزمەتگوزاریەکان، هەموو ڤیدیۆیەکانی پێشووتر بۆی لە یوتیوب هەیە، لێرەش هەیە لە خوارەوە، دەتوانن هەر دانەیەکیان بتەوێت هەڵی بژێری. جگە لەوانە خەریکی چەند خزمەتگوزاریی ترین لێرەش بەدەر دەکەوێت لە پرۆدەکت. ئەگە بچێ بەرهەمەکان، فەرهەنگێکی ئەلکترۆنیمان هەیە بە ناوی فەرهەنگی زار کە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و سیستەمی iOS کار دەکات. بە خۆڕاییە، بە شێوەی ئۆنلاین و لە ئینگلیزی بۆ کوردیە لە ئێستادا و لە زمانی ڕەسەنەوە وەرگیراوە، پشتبەستن بە ئەزمموی خۆمان لەگەڵ تیمێکی کارە کە بەردەوام کاری تێدا دەکەن. جگە لە مانای وشەکان خوێندنەوەی بریتانی و خوێندنەوەی ئەمریکی تێدایە. ئەگەر پێویست بە وێنە بێ، وێنەی دانراوە لە ئێستاشدا کاری تێدا دەکرێت. وەشانێکی نوێتری هەیە کە ڕەنگە زۆر کات ڕستەشی لەگەڵدا دەبێت. هەندێک پاشکۆی زۆر بە سوودی تێدایە، دەتوانن دای بەزێنن بە خۆڕاییە، بەڵام لە ئێستادا لەبەرەوەی پێداچوونەوە بەردەوامە بە ئۆنلاین کار دەکات، جارێ ئۆفلاینمان نییە. لە داهاتوودا ئینشاڵڵا ئەوەش دەکەین. ئێوەش دەتوانن بەشدار بن لە دەوڵەمەندکردنی ئەو فەرهەنگە، بۆی کە هەم دەتوانن ئەگەر هەڵەیەک هەبوو ئاگادارمان بکەنەوە بە ئایکۆنی فیدباک هەیە، هەم دەتوانن ئەگەر لە وشەیەک گەڕان تێیدا نەبوو ئەو وشەیە بۆ ئێمە بنێرن، ئێمە لە زووترین کات ئیزافەی دەکەین بۆ فەرهەنگەکە. لەبەرەوە دەمانەوێت زۆرترین کەس هەم بەشدار بێ، هەمیش سوودی لێ ببێنێت. لە ئایندێکی زۆر نزیک ڕەنگە بەیانی ئەعلانی بکەین لە بزوانە چەند خولێکی تۆمارکراومان هەیە دەخەینە بەردەست، هەروە چەند خولێکی ڕوبەڕووش هەیە بۆ هاوینە کاری تێدا دەکەین. خولە تۆمارکراوەکان یەکیان خولێکی 6 ڕۆژەی لەسەر چۆنێتی نووسینی توێژینەوەی زانستیە. خولێکی تری تۆمارکراو تەکنیکەکانی تاقیکردنەوەی PTE کە 3 ڕۆژەیە 6 سەعاتە. ئەو خولانەی کە ڕوبەڕووش بەرنامەمان بۆ داناوە خولی منداڵانە کە تایبەتە بە public speaking and communication skill. هەروەها خولێکی وەرجێڕانیشمان لە بەرنامەدایە لەم هاوینە دەیکەینەوە. ئێمە خولەکانمان نە زۆر قەڵەباڵغ و گەورن، خولەکان بەڕای ئێمە لە ڕووی کواڵیتیەوە گرنگترە نەک لە ڕووی ژمارەوە.
لەبەرەوە دەمانەوێت بە گروپی بچووک خولەکان بەڕێوە بێت. ئینشاڵڵا لە داهاتووی زۆر نزیک بەرهەمی تریشمان دەبێت، بەڵام بە کاتی دکتۆر ئەم شەو زۆر نەبین. بە کورتی دکتۆر دەناسێنم، دوای ئەوە دەچینە سەر بابەتی ئەم شەومان. کە دکتۆر کەریم ماشەڵڵا سڤیەکەی دەوڵەمەندە، بەڵام دەبێت هەندێکی لێ بخوێنینەوە. پرۆفسۆری یاریدەدەرە لە دکتۆرای هەیە لە بواری زانستە پەروەردەوی دەرونیەکان ڕێگەکانی وانەوتنەوە. بەکەلۆرش لە بەشی مێژوو تەواو کردو، ماستەری لە بواری پەروەردە ڕێگەکانی وانەوتنەوە لە زانکۆی سلێمانی لە 2009 بۆ 11 تەواو کردووە. دکتۆراشی لە زانکۆی سەلاحەدین لە کۆلیژی پەروەردە 2015 بۆ 19 لە زانستە پەروەردەوی دەرونیەکان ڕێگەکانی وانەوتنەوە تەواو کردووە. لە 2015 لە زانکۆکان وانە دەڵێتەوە. نازناوی ئێستای پرۆفسۆری یاریدەدەرە لە 2019 ئەو لەقەبەی وەرگرتووە. نزیکەی 17 ساڵ کاری وانەبێژی کردووە، وانەوتنەوەی و مامۆستایی هەیە. وێنەری مامۆستایانی کۆلیژی پەروەردەی بنەڕەتە لە یەکێتی مامۆستایانی کوردستان لە ساڵی 2013 بۆ 17. ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری گیرفان بووە لە 2008 بۆ 2011. چەندین بەشداری هەیە، چاڵاکی زانستی و ئەکادیمی هەیە لە لیژنەکانی تاوتوێکردنی نامەی ماستەر و دکتۆرا لە زانکۆ جیاجیەکانی کوردستان، هەروەها سەرپەرشتی ماستەر و دکتۆراشی کردووە. سەرپەرشتی خوێندکاری دکتۆرای هەیە، سەرپەرشتی خوێندکاری ماستەری هەیە. توێژنەوە بڵاوکراوەکانیشێ ماشەڵڵا زۆرن، 12 دانەی لەبەردەستن، بەڵام ئەو ڕۆژە لە کۆنفرانسی ئایسێت خۆی گوتی 19 توێژنەوە دیارە زیادی کردووە. توێژینەوەکانی بەردەوام لە زیاد بووندا. وێبسایت و با بڵێن لایەنە زانستیەکانیشی زۆرن، چەندین کتێبیشی هەیە. کتێبەکانی تا ئێستا 8 دانەی بڵاو کراوەتەوە کە لەم بوارەی ئەمڕۆ زۆر نزیکە. پەروەردەی تایبەت، استراتیژیەکانی وانەوتنەوە، فێرکردنی بیرکردنەوە، پرۆگرامی پەروەردەیی، بنەماکانی پەروەردە، کەشکۆڵی مێژوو لەگەڵ مرۆڤگەرایی. ئەوانە هەندێک لەو کتێبانن کە تا ئێستا لەلایەن دکتۆر کەریمەوە بڵاو کراونەتەوە. کەسێکی ئەکتیڤ و چاڵاکە لە بواری پسپۆرەکەی خۆی، لە کۆنفرانس و لە وەرکشۆپی هەم نێودەوڵەتی و هەم ناوخۆیی بەشداری کارای هەیە. هەندێک برادر تەوسیەی داوەتکردنی دکتۆریان کرد، لەوانە کاک سامان، مامۆستا سامان کە یەکێک لە ڕاهێنەرانی وەزارەتی پەروەردەی، ئەمەش بە خۆشحاڵیەوە پێشنیازەکانمان وەرگرت. ئێوەی بەڕێزیش دەتوانن ئەگەر کەسێکی گونجاو و پسپۆر و چالاک وەکو دکتۆر لە خەیاڵتانە، ئێمە ئامادەین داوەتیان بکەین، میوانداریان بکەین بۆ ئەوەی هەم سوود لە ئەزموونەکەی وەگرن، هەم سوود لە شارەزایی وەگرن، هەم خەڵکی زیاتریش ئەو بەهرە ناوخۆیانە زیاتر بناسێت. چونکە ئەو بەهرانەی کە هەن هیچیان کەمتر نییە لەوانەی کە لە دەرەوە دەهێنرێنەوە بە هەر شێوەیەک بێ زۆر گرنگیان پێ دەدرێت. بەڕاستی من پێمان وایە بەهرە ناوخۆیەکان لەبەرەوەی لەگەڵ واقعەکە گەورە بوون و لەناو واقعەکە دەژین، ئەوان دەتوانن باشتر کێشەکان دەدۆزنەوە، باشتر دەتوانن ساڕێژی ئەو برینانە بکەن یان پێشنیازی گونجاو بۆ ئەو برینانە بکەن. وەک دەزانن چاڵاکیەکەمان 90 خولەکە، نیوەی کاتەکە بۆ کاک دکتۆر بۆ پێشکەشکار دادەنین، نیوەکەی تر بۆ سەرنج و پرسیاری بەشداربووانی بەڕێزە. ئێوە دەتوانن پرسیارەکان بە سێ شێوە بکەن بەڕێزان، یان لە چات بۆکسی ئەو زوومە دەتوانن پرسیارەکان بنووسن، ئێمە ئاراستەی دەکەین، یان دوایی کە دکتۆر تەواو دەستت بەرزکەوە ئێمە ڕێگەت پێ دەدەین مایکەکەت بکەیەوە، یان لە فەیسبوک کە ئێستا بە لایڤ دەگوازرێتەوە لەوێن دەرێ ئەگەر لە بەهرەوە کارت نەتوانیوە بەشداری بکەی لەگەڵ زوومەکە، لەوێن دەرێ لەگەڵمان بە پرسیارەکانت لەوێن دەرێ ئاراستە بکەی، ئاساییە. ئەو وێبینارەش هاوشێوەی بەرهەمەکانی تر تۆمار دەکرێت کە تەواویش بوو. ئەگەر پێویستی بە مۆنتاژێکی بچوو بوو، ئەگەر نا ئەوە یەکسەر ئەو لینکە بۆ بەڕێزان دەنێرن بۆ ئەوەی ئەوانش لەگەڵ برادرانی خۆیان شێری بکەن تا
زۆرترین کەس تێیدا سودمەند بێ، ڕەنگە هەندێک کەس حەز بکات بەڵام مەجالی نەبوو بێ ڕاستەوخۆ لەگەڵمان بێ. کاک دکتۆر ئێستا 9 دقەیە لە لای من، ئەگەر جەنابەت لە نەماوەی 45 بۆ 50 خولەکێک قسەکانی خۆت تەواو بکەیت. دەزانم بابەتەکە زۆرە، ڕەنگە کات بەش نەکاوەوە، بەڵام زۆرترین شت بخەیتە ڕوو بۆەوەی کاتێکی تر بۆ سەرنجی بەشداربووانە بێ. فەرموو جەنابەت دەتوانێت مایکەکە بکەیەوە و سکرینەکە شێر بکەیت. بەڕێزان ئەوەی خۆمان لا بدەن شێری خۆمان. بەناوی خۆی گەورە میهرەبان، بەڕێزان ئامادەبوانی بەڕێز مامۆسایان، پەروەردیاران، توێژەران، مامۆسایانی زانکۆ، هەموو لایەکتان بەخێر بێن بۆ هەمووی بنارە کە بەسپاسەوە ئەکادیمیای میگامان پلاس و بەسپاسی زۆرەوە بۆ کاکتۆر هیمداد بانگێشتی کردین بۆ ئەنجامدانی بابەتێک لەسەر بابەتی هەنووکەی یا بابەتێک کە گرنگ بێ لە بواری پەروەردەیی. سپاس بۆ هەموو لایەکتان، سپاس بۆ ئامادەبووتان بۆ کاتێکە بۆ گوێگرتن لە ئێمە ئەیبەخشن. من سلایدەکان شەیر دەکەم ئێستا. زۆر باشە. شەیر بووە کاکتۆر لایەوە؟ بەڵێ دیارە لای ئێمە زۆر وازەح دیارە. باش. بەڕێزان، ئێمە ئەم سمینارەمان، ئەم وێبنارەمان لەسەر بابەتێکە بە ناوی شیکردنەوەیەک بۆ پرۆگرامەکانی خوێندن لە قوتابخانە حکوومیەکانی هەرێمی کوردستان. دیارە مەبەست لە هەڵبژاردننی ئەم بابەتە لە ڕاستیە کۆمەڵێک ئامانجە یەکێک لەوانە کۆمەڵێک، یعنی من سەردانی قوتابخانەکانم کردووە، باخچەکانم کردووە، ئەو وانەوتنەوەی کە ئێستا مامۆسایانی باخچە بنەڕەتی ئامادەی وانەی پێڵێنەوە لەگەڵ ئەو پرۆگرامەی کە دانراوە گۆڕانکاریکی تیاکراوە لە ساڵی 2007ەوە طبعا لە کۆنفرانسی 24 ئایاری 2007 گۆڕانکاریەک لە گۆڕانکاریکی ڕادیکاڵی لە پرۆگرامی قوتابخانە بنەڕەتیەکان کرا. تایە بەشێک لە ئەو گۆڕانکاریانە پرۆگرامی خوێندنی گرتەوە. ئەو پرۆگرامی کە گۆڕانکاری تیا کرا، قۆناغی بنەڕەتی هاتە ئاراوە، پێشتر سەرەتایی بوو ئەوانە سەرەتایی بووم و ناوەندی بوو و ئامادەی دوای بوو بە بنەڕەتی و گۆڕانکاری لە سمی تاقیکردنەوەکان کرا، لە پرۆگرامەکانی خوێندنا کرا. لە ڕاستیە هەر گۆڕانکاریەک کە بکرێت لە پرۆگرامەکانی خوێندنا بەدەر نییە لە گۆڕانکاری تر. طبعا ئێمە ئەزانین کە پرۆگرامی خوێندن یان ئەو دوو چەمکەیە من ئەمەوێت لێەوە دەست پێ بکەم. لە ئەم سلایدی کە لە بەرچاوی بەڕێستانە باسمان لە وشەی پرۆگرام کردووە. طبعا ئێمە زیاتر وشەکە ئەم چەمکانە بەکارهێنین، یاخود یان لە زمانی ئینگلیزی یان خود لە عەرەبیەوە وەریەگرین. پرۆگرام جارێ من بێمە سەر باسکردنی چەمکەکە، ئەگەر بڕۆینە سەر وشە ئینگلیزیەکەی کوریکەڵۆم لە بنەڕەتی وشە ئینگلیزیەکە لە یۆنانی کۆنەوە لە گریکەوە وەرگیراوە. ئەمە بە مانای گۆڕەپانی پێشبڕکەی ئەسپ سواری هاتووە، یاخود هەندێک جار بۆ کەسێک کە ڕێگایەکی گرتووەتە بەر بۆ گەیشتن بە ئامانجێکی دیاریکراو بەکار هاتوو. لە زمانی عەرەبیە وشەی منهج بەکارهێنرێ. لە فەرهەنگەکانی عەرەبیە منهج، منهاج یان ناهیجە هاتووە. ئەمانە لە قورئانی پیرۆزیشدا هاتووە، کۆمەڵێک ئاەتمان هەیە لەسەر لەو بابەتەوە. بۆ نمونە لێرە ئاەتێکی کورتمان خستۆتە ڕوو لكل جعلنا شرعة ومنهاجا. لە هەموو ئەو ئاەتە پیرۆزانە مەبەست لێی ڕێگایەکی ڕوون و ئاشکرا دێت، واتە ڕێگای ڕوون و ئاشکرا. لە ناو کایی پەروەردە بۆ ئەو میتۆد و ڕێژکەیە بەکارهاتووە کە قوتابخانە لە ڕێگەیەوە دەتوانێت ئامانجە پەروەردەیەکان بەدی بێنێت. بەو واتایە من بۆیە ئەم چەمکەم قستە ڕوو لە سەرەتاوە. خۆی ئەم چەمکە ئاوێتە ئەکرێ زۆرجار لەگەڵ چەمکێکی تر بە ناوی سیڵەبەس یاخود بڕیارڕێدراوی خوێندن بە عەرەبی مقەڕەرە دراسی. لە ڕاستیە کەوتمان پرۆگرام واتە
پرۆسە کایی ناو پرۆسەی پەروەردەچیتیا ئەگوزەرێ هەموو ئەوانە ئەگرێتن. واتە ئەو پرۆگرامە ئەو منهەجەی کە دائەنرێ بۆ قوتابخانەیەک کتێبێک پەرتووکێک دائەنرێ بۆ قوتابخانەیەک مەبەست تەنها معریفەی کتێبەکە نییە. لەناو ناوەڕۆکی کتێبەکە ئەگەر ئێمە هەر کتێبێکی قوتابخانەکان بکەینەوە ئەبینین کۆمەڵێک چالاکی تایە، کۆمەڵێک ئەرکی ماڵەوەی قوتابی خوێندکاری تایە، کۆمەڵێک کارامەی دەستی تایە، کۆمەڵێک کارامەی کۆمەڵایەتی تایە. هەموو ئەوانە تەنانەت باس لەواکە مامۆستا بەچی هەستێت، یعنی مامۆستا ئاڕاستەی قوتابەکانی بکە بۆچی. ئەمانە هەمووی پێوترێ پرۆگرام. واتە پرۆگرام بەس تەنها ئەگەر ئێمە مەبەستمان کتێبەکە بێ، من ئێمە لێرە باس لە کتێبەکەی شەکەین، مەبەستمان لە پرۆگرام تەواوی کایی ناو پرۆسەی پەروەردە. بۆیە هەموو ئامانجەکان کە پەروەردە ئەوێ لە پۆلێکی دیاریکراوە، بۆ نمونە لە پۆلی حوتی بنەڕەتی بەدی بێت، ئەو پێوترێ پرۆگرام. بۆ نمونە پرۆگرامێکی ئەگەر ئێمە کۆمەڵایەتی وەربگرین، پرۆگرامی ئینگلیزی وەربگرین، زانستەکان وەربگرین، ئەو پرۆگرامە بە تێکڕا مەبەستی تەنها زانیاریەکە نییە، بەڵکو مەبەستێتی لە ڕێگەیەوە کۆمەڵێک ئامانجی کۆمەڵایەتی، چکە ئێمە ئەزانین پێناسێکی پەروەردە بریتیە لە ئاوێتەبوونی کۆمەڵایەتی. واتە ئێمە قوتابی خوێندکار هەتا ئەو پۆلی 12 شتاوەکە ئەبێ یەکێک لە ئامانجە گرنگەکانی پەروەردە لە پرۆگرامە بەدیبێنین، ئەوش ئاوێتەبوونی کۆمەڵایەتیە، یەکتر ناسینی قوتابیەکانە، سوودوەرگرتنە لە توانایی یەکتری، ئاوێتەبوونە لەگەڵ مامۆستاکان، لەگەڵ زانستەکان، خۆشویستنی بۆ نمونە چالاکیەکان، ئاوێتەبوونە لەگەڵ ئەو چالاکیانە و پیشاندانی کارامەیەکانی خۆیان، هەموو تێکڕا ئەمە پێوترێ پرۆگرام. طبعاً ئەگەر مامۆستا ئێمە بەداخەوە بۆیە وتم ئەم بابەتە هەڵبژاردووە، لەبەر ئەوەی ئێمە تەنها کە ئەڵین قوتابخانە بەس تەنها امتحان و تاقیکردنەوەکان و بۆ نەخوێندن و ئەزبەرکردن و وانەکەمان بیرێتەوە، مامۆستای ژەڵێ بۆ نمونە چەند وانەم هەیە، ئەو ڕۆژە چەند بەشەوانەم هەیە، تەواوی کەم و بگەڕێمەوە بۆ ماڵەوە. لە ڕاستیە بۆ خۆی ئێستا بەستاندادکردنی قوتابخانەکان و پەروەردە و مامۆستا و هەموو ئەمە بۆ خۆی بریتیە لە منهەج گۆڕینێکە، گۆڕینێکی ڕادیکاڵیە لە ئامانجەکانی پەروەردە. ئێمە ئەبێ لێرەوە بزانین کە پرۆگرام چییە و مەبەستی هاوڕێی ڕەخنەگر چییە، مەبەست لە وەزارەتی پەروەردە بۆ دەوامکردنی چییە، و هەم تەنها چڕی نەکەینەوە لە تاقیکردنەوە و خوێندنی بابەتەکانی خوێندن. لە ڕاستیەوە بەشێکە لە منهەج، ئەوەی کە ئێمە زۆر زەخمان کردوێتەوە و لای خۆمان گرنگی پێدرێ. ئەگەر دەنگم وازح بێ کاک دکتۆر، من ئەڕۆمە سەر بابەتەکە بوو. وازحە کاک تۆ، دەست خۆش بێ. پرۆگرامی طبعاً یەکەمین جۆری پرۆگرام کە ئێمە بیناسین پرۆگرامی بابەتی پێوترێ و کۆنترین جۆری پرۆگرامە. پرۆگرامی بابەت وەکو بابەتی فیزیا، بۆ نمونە ئەمە بابەتی فیزیای پۆلیدا، بۆ نمونە هەو بابەتانی کە سەربەخۆن، بابەتی مێژوو، جوگرافیا، کیمیا، ئەو بابەتانی بەتایبەت لە ئامادەییە ئیتر دەست پێەکەن، ئەمانە پیانەوترێ پرۆگرامی بابەت. یاخود ئەوانەی کە لە بنەڕەتیە هەن بابەتی سەربەخۆن، واتە پەرتووکێک تایبەت کراوە بە یەک زانست، ئەو پێوترێ پرۆگرامی بابەت. طبعاً ئەم جۆرە پرۆگرامە کۆنترین جۆری پرۆگرامی خوێندنە، تاوەکو چارێکی یەکەمی سەدەی 20م بڵین سەدەی ڕابردوو بەکار هاتووە، تاوەکو 25 ساڵی سیەکان، و لای لە عێراقا تاوەکو ساڵانی 90ەکان بۆ خۆم لەو پرۆگرامە دەرچووی ئەو جۆرە پرۆگرامە بووم. ئەم پرۆگرامە پرۆگرامێکە لەسەر بنەمای فەلسەفەی ئایدیاڵیزم دروست بووە لە یۆنانی کۆنەوە. طبعاً ئەوە مەبەست و ئامانجی تایبەت بەخۆی هەیە. ئەم جۆرە پرۆگرامە لەسەر بنەمای چەندێتی زانیاری ئامانجێتی و ئەوەستێ، یعنی چەندە زانیاری زیاتر و فراوان پێشکەشی قوتابێکە بکرێ، پێی وایە باشترین ئامانجی پەروەردەیی بەدی هاتووە. بەڵام ئەم پرۆگرامە لە ڕاستیە لە دوای نیوەی یەکەمی سەدەی 20ەمە بەدواوە وردە لە وڵاتە پێشکەوتوەکان ئیتر کەم بوویەوە بەکارهێنان، و لە وڵاتە پێشکەوتوەکان بەتایبەت ئەوروپا و ئەمریکا وازیان لەم جۆرە پرۆگرامەیەنا، و جۆرەکانی تری پرۆگرام زیاتر گرنگی پێدەن و ئێستا لە بەرکارە. طبعاً ڕێخستنی زانیاریەکان لەم جۆرە پرۆگرامە لە پەرتووکی وەکوتمان سەربەخۆیە،
ئەم کتێبانە ئەم پەرتوکانە ئەگەر ئێمە کاتی خۆی سێرمان کردایە لە بەرگی کتێبەکە نووسرا بوو دانەرانی کتێب کۆمەڵێک دکتۆر و کۆمەڵێک شارەزا و مامۆستا و سپۆڕی بوارەکە هاتوون مامۆستای فیزیایە بۆ نمونە دکتۆرای لە فیزیا هەیە هاتوو هەمویان هاتوون لەگەڵ کۆمەڵێک سپۆڕی بواری پەروەردە و دەروونناسی ئەم پەرتوکان داناوە. بۆچی داناوە ئەم پەرتوکە ئەو زانیاری زۆریان چڕ کردوتەوە لە کتێب پەرتوکێکە بۆی وایان داناوە کە ئەم زانیاریانە کۆکراوەی ئەزمون و شارەزایی کەسانێکی خاوەن زانست و زانیاریە پێویستە ئەمە بگەێنرێ بە قوتابیەکان ئەگەر بێت و ئەمە گەێنرا بە قوتابیەکانەوە ئامانجی پەروەردەیی بەدی هاتووەوە ئەم زانیاریانە بە پیرۆز سیر کراوە و سەرچاوی یەکەم و کۆتایی بەدەستێنانی معریفە بووە لای مامۆستا و لای قوتابیەکانیش. هەروەها هەموو چالاکیێکی مامۆستا کە بە فێرخوازی یان بە قوتابیەکەی ئەنجام دەدا نەدەبوو لە چوارچەوەی ئەم کتێبە بەدەربێ کە بەداخەوە ئێمە ئێستا واتی ئەگەین مامۆستاکانی بنەڕەتیش واتی ئەگەن بەتایبەت بنەڕەتی کەمەبەستمە هەموو ئەو چالاکیان هەموو شتێکیان ئەیانەوێت لە چوارچەوەی کتێبەکە زیاتر نەبێ بە قوتابیە بکەن. بەڵام لە ڕاستی ئەمە بۆ پرۆگرامی بابەت دروستە بەڵام بۆ ئەم پرۆگرامی کە ئێستا هەمانە و دێنە سەربازکردنی دروست نییە و ئامانجی پەروەردەیی بەدی نایەنێ. ڕێخستنی ئەم جۆرە پرۆگرامی بابەت بە ڕێخستنێکی لۆژیکانە بووە. طبعاً هەر لۆژیکانەمە بەسمان لەوەیە هەر قۆناغێکی فێرکاری جۆرێک زانیاریان بۆ داناوە. ئەگەر بێت و فیزیان دابنە بۆ نمونە بۆ پۆلی دا جیاواز بوو لەو فیزایی کە بۆ پۆلی 11 دانرێ و جیاواز بوو لەوەی کە لە پۆلی 12 دانرێ. لۆژیکی بوو لەبەرەوەی کە ئەو فیزیایی کە لە پۆلی دا ئەخوێنرێ پەیوەندی هەبووە بە پۆلی 7ەوە ئەوەی کە لە پۆلی 11 ئەخوێنرێ پەیوەندیدار بووە بە پۆلی 8ەوە ئەوەی کە لە پۆلی 9 ئەخوێنرێ پەیوەندیدار بووە بە پۆلی 12ەوە. لەبەر ئەمە شتێک باگراوندێکی وەرگرتووە قوتابیەکەەوە هاتوون لێرە تەفاسیلیان داوەتێەوە دیتەیلی ئەو زانیاریانیان بۆ کردوون. طبعاً هەڵبژاردنی ناوەڕۆک بۆ ئەم جۆرە پرۆگرامە بلیژنەیەکی پسپۆڕ و تایبەتمەند بەوانەکان ئەسپێررا بەبێ ڕەچاوکردنی ئارەزوو پێداویستەکانی فێرخواز بۆ سەردەمیش چونکە ئەوان پێیان وا بووە ئەمە کۆکراوەی معریفەی پیرۆزی کەسانێکە کە پێویستە بگەێنرێ بنەوەی دوای خۆیان. پشتبەستن بە تیۆری مەلەکاتی عەقلی بەوەی کە بابەتە تیۆریەکان گرنگیان پێ بدرێ لە بەرامبەردا بابەتە کرداریەکان و جێبەجێکردنی وەلاوە بنرێ. طبعاً تیۆری مەلەکاتی عەقلی ئەوش بۆ خۆی بابەتێکە ئەگەر قسەی لەسەر بکرێت دیارە زۆر لەخایانێ بۆیە زۆر لەسەر ئەو بابەتە ناڕۆم. ئەوان چکە ئێمە وتمان ئەمە لە فەلسفەی ئایدیالیزمە هەیە ئەم جۆرە پرۆگرامە. فەلسفەی ئایدیالیزم لەسەر بنەمای چەندێتی زانیاری وەستاوە. ئەوان پێیان وا بووە ئەفلاتۆن پێی وا بووە کە مرۆڤ بریتیە بۆ خۆی بریتیە لە کۆمەڵێک مەلەکەی عەقلی کە لە دواترا گاردنەر باسی لە جۆرەکانی زیرەکی کردووە. مەلەکاتی عەقلی پێیان وا بووە ڕێبەرانی فەلسفەی ئایدیالیزم ئەگەر بێت و مەلەکەی یادکردنەوە گرنگی پێ بدرێ واتە زانیاری فراوان بخرێتە هزری قوتابیەکەوە لە قۆناغە جیاوازەکانی خوێندنە ئەو قوتابیەکی زیرەکی لە دەرەچێەوە لە دواترا مەلەکەکانی تری هزری ئەو قوتابیە بۆ خۆی گەشەکە. بۆ مانایی ئەگەر بیگۆڕینەوە بۆ ئەمڕۆ بۆ سەردەمی ئەمڕۆ ئەوەی کە ئێستا لە بواری دەموزانیا باس لێکرێ جۆرەکانی زیرەکی بەلای ئەوانەوە زیرەکی ئەزبەرکردن یادکردنەوە گرنگ بووە. ئەگەر نە زیرەکیەکانی تر جۆرەکانی تری زیرەکی وەک بۆ نمونە زیرەکی بیرکاری میکانیکی کۆمەڵایەتی زمانەوانی تا دوایی هەموو ئەوانە ئەگەر بێت و زیرەکی یادکردنەوە بەهێز بکەین زیرەکانی تریشان بۆ خۆیان بەهێزە بێ. ئەمە طبعاً تێڕوانینی فەلسفەی ئایدیالیزم بووە بۆ ئەو بابەتە. ئەوەی کە گرنگە بۆ طبعاً ئەم بابەتانە فەلسفە ئەم پرۆگرامانە ئەگەر ئێمە هەر یەکیان باس بکەین لە ڕاستیە زۆر ئەخایانێ. بەڵام ئەوەی کە گرنگە لێرە بۆچی ئەم جۆرە پرۆگرامە دانراوە. طبعاً لایەنگرانی ئەم جۆرە پرۆگرامە ئەوەی کە دانەرانی ئەم جۆرە پرۆگرامە پێیان وا بووە گرنگی ئەم پرۆگرامە لە چەند خاڵێکا خۆی بینێتەوە. یەکەم
ئەم جۆرە پرۆگرام ئاسانکاریکی زۆرەکە بۆ دانانی پرۆگرامی خوێندن بڵێن پەرتووکی خوێندنی قۆناغە جیاوازەکان لەبەرەوەی زۆر ناخایەنێ و زۆریشی تێناچێ کاتێکیشی زۆری ناوێ کۆمەڵێک پسپۆڕ هەیە لە هەر بوارێک هاتووەینی فیزیایە مێژووە جوگرافیایە زمانەکانە ئەیانێنی کۆیانەکەیتەوە لەگەڵ پسپۆڕی دەروونناسیەکان پەروەردەیی و دەروونناسیەکان پیانەڵی بۆ ئەم قۆناغە فێرکاریە چیتان پێ باشە لەوێ لە دووتوی کتێبەکە کۆیکەنەوە و پیاداچوونەوەی پێ بکەن و دواتر بڕیاری لەسەر دێ ئەمە ببێ بە بڕیاردەدراوی خوێندن بۆ ئەو قۆناغەی خوێندن. ئەمە خاڵی یەکەم کە ئەوان پیان وا بۆ بم جۆرە گرنگە بۆ لەبەرەوەی گرنگە بۆ ئەم ئاسانکاریەکایە. هەروەها پیان وایە هەر بابەتێکی خوێندن ڕۆڵی خۆی هەیە لە جۆری گەشەکردنی بیر و هزری قوتابی، چونکە پیان وا بووە ئێستا ئێمە دێنە سەر جۆرەکانی تری پرۆگرامەکانی تر بەوە ڕازی نابن هەر بابەتێک دا ببڕێ لە بابەتێکی تر. دواتر گەشەکردنەکانی بواری پرۆگرام بواری پەروەردە تیۆرەکانی فێربوون ئەم بابەتە ڕخنەیەکی زۆریان لەم جۆرە پرۆگرامە و لە فەلسەفەی ئایدیاڵیسمەکان دەستەوە توانە ئێستا بۆ خۆی سەردەمی تەقینەوەی زانیاریە خود انفجاری معرفی پێوترێت کەسێک بۆ خۆی ئەتوانێت زانیاری کۆ بکاتەوە هەر مناڵێک لە ماڵەکەی خۆیان ئەتوانێت سێرچەکە بە کەمترین کات ئەتوانێت زۆرترین زانیاری بەدەستبێنێ. بۆیە ئەوان پیان وا بۆ ئەم جۆرە پرۆگرامە بەسەر چووە، بەڵام ڕێبەرانی ئەم جۆرە پرۆگرامە پیان وایە گرنگە هەر بابەتێک هەر زانستێک بەجیا بدرێ بە دەرخوازی قوتابی بدرێ. هەروەها پیان وا بۆ گواستنەوەی کولتور و ڕۆشنبیری ملی بۆ نەوەکان و ئاسانی لە گەیاندن و بەجێهێنانی ئاماجەکانی پرۆگرام هەردیسان لە جۆری پرۆگرامی بابەت ئەبێ بابەتێکی خوێندن بەجیا بتوانێت ئەو ئامانجە بەدیبێنێ. ئەم جۆرە ڕێخستنا ئابوووریانەترا پیان وا بۆ بەراورد بە جۆرەکانی تری پرۆگرام هەروەها ئاسانی لە گەشەپێدان و چاکسازیکردن تایدا فعلەن زۆر ڕاستە ئەم جۆرە پرۆگرامی بابەت. من بیرم دێ ساڵی 99 لە پۆلی 12 بووم کە گۆڕانکاری لە بابەتی مێژوو کرا جوگرافیا کرا هەندێک لەو بابەتانی کە سەردەمی بۆ نمونە ڕژەمی پێشوبوولان بردو کۆمەڵێک بابەتی تریان خستە شوێنی هیچ گۆڕانکاریکی ناکات پێویستی بە سپۆڕی زۆر نییە و زۆر ناخایەنێ و ئەتوانێت بە ئاسانکاری گۆڕانکاری تا بکرێت. ئاسانە بۆ سەنگاندن زۆر جار ئەم جۆرە پرۆگرامە تاقیکردنەوەی چەندێتی زانیاریەکەی دامەبەستە کە بەداخەوە ئێستا یەکێکی تر لە هەڵەکان کە من سەرەتا باسم لەوە کرد وتنەوەی بابەت پرۆگرامی نوێ هەڵەیە لە قوتابخانەکانمانە. خاڵی دووەم دانانی تاقیکردنەوەکانیش بۆ خۆی هەڵەیە لەسەر بنەمای چەندێتی زانیاری، چونکە ئێستا تاقیکردنەوەکان نەگۆڕاون. ئەو گۆڕانکاریانەی کە کراوە تەنها لە پرۆگرامەکە کراوە ئامانجی پرۆگرام و وەزارەتی پەروەردە و پەروەردەی هەرێمی کوردستان بەدی نایەت بەم جۆرێ تاقیکردنەوەیە، چونکە مەبەست لە تاقیکردنەوەی ئەمەی کە ئێستا هەیە چەندێتی زانیاریە پیتە لەبێت زۆرتر ئەزبەر بکە زیرەکی یعنی بڵێن یادکردنەوەی بەهێزتر بوو ئەو قوتابیە سەیرەکەی نمرەی بەسترێنێەوە ئێستێشەوەتان ئێوانی کە سەڵیان هێناوە ئەوانە بوون کە باشترین یعنی ئەزبەرەکە ئەوانی کە لەبەریان کردو بیر و یادگیان بەهێز بووە. ئەگەر مامۆستایان دوایی پرسیارەکەن تەڵعان ئەگەر پرسیار کرا لەوەی کە ئایا هەموو تاقیکردنەوەکانی ئێمە پێوانەی یادکردنەوەکەن یاخود ئەشنە ئاستەکانی شیکردنەوە بڕیاردانوانە تەڵعان ئەمانە هەمووی وڵامی خۆی ئەبێ لە دواییە. وەکوتم ئەم بابەتە زۆر هەڵەگرێ من لە ڕاستیان ناڕۆمە سەر هەموو تەفاسیلی ئەم بابەتانە. ئەم کۆمەڵە تەبعاً لایەنگرانی ئەم جۆرە پرۆگرامە پیان وایە ئەم جۆرە پرۆگرامە ئارزوەکانی فێرخواز و جیاوازی تاکایەتی نێوانیان عەفو یعنی ئەمانی کە ئێستای باسیەکەین ڕخنەکانێکە لە پرۆگرامی بابەت گیراوە کە گۆڕانکاری تیا کرا ئەوانە بوون بەڕستکارانی پرۆگرامی بابەت یاخود ڕخنەکان کە لە پرۆگرامی بابەت گیرا. طبعاً وەکو بوتم باشەکانی پرۆگرامی بابەتەکە قسەی لەسەر بکەین زیاتر هەڵەگرێ، بەڵام من لە سلایدەکانە ئەمە زۆر کورتم کردوێتەوە چکە ئەمە بابەتی بەشێکە لە پەرتووکێک. بۆیە ئەمان پیان وا بوو ئەوە بەڕستکارانی ئەو ڕخنانی کە لە جۆری پرۆگرامی کۆنگیراوە جیاوازی تاکایەتی فەرامۆشەکە ئەم جۆرە پرۆگرامە
و ئارەزۆکانی قوتابیش وەکو وتمان کۆمەڵێک پسپۆڕ پێویستندایەنن هیچ پەیوەندی بە قوتابی وە نییەوە پێداویستی قوتابی ڕەچاو ناکرێت کە ئێستا لە نەمادجی تعلیمی نوێ مۆدیۆڵەکانی فێرکاری تازە ئەو بابەتە ڕەچاو بکرێت بەڵکو تەنها گرنگی بە لەبەرکردن و خودی معریفە و بابەتەکە دەدا پرۆگرامی بابەت لەسەر بنەمای ڕێخستنی لۆژیکی و وەلانانی بواری دەرونی بنیاتنرا وەکو وتمان تەنهاوان مەبەستیان قۆناغی فێرکاری و گەشەی عەقڵی و گەشەی عەقڵی قوتابیە بەیانەوە گرنگ نییە بۆ نمونە لایەنی دەرونی قوتابیەکە ژینگەی قوتابیەکە هەموو ئەوانیان بەلاوە گرنگ نییە پرۆگرامی بابەت قوتابی بێزارەکە و ئاستەنگی لە بەردەم گەشەکردنیان دروستەکە بەوەی کە ناچاریان دەکات بابەتی بڕیارلێدراوی خوێندن ئەزبەر بکەن مەسەوەگرن بۆ دەرچوونیان ئەگەر نا ئەوە ناتوانن لە خۆناغێک بۆ خۆناغێکی تر تێبڕن بەڵام لە جۆرەکانی تری پرۆگرامە بەس تەنها ئەزبەرکردن نییە ئەگەر قوتابیە کارامەیەکی تیابوو ئەتوانرێ دەربچێەوە ئەتا ئەوەتانی ئێستا وەزارەتی پەروەردە کۆمەڵک ئاسانکاری کردووە کە بەشێکە لە نوێگەریەکانی یعنی جێبەجێکردنی ئەو جۆرە پرۆگرامی کە ئێستا هەیە بۆ نموناڵێ عبور هەیە و دە دەرەجەی داوە بەتەلەبە یعنی نزیکەی 15 نمرەوەرێک دێ بۆ ئەوەی کە لە خۆناغێکەوە یعنی پۆلێکەوە بچێتە پۆلێکی تر مەبەستمانەوەیە وردە وەزارەتی پەروەردە بێژ لەسەر ئەم بابەتانە بکات چونکە لە پرۆگرامی نوێ تەنها چەندێتی معریفە مەبەست نییە ئەزمونە فێرکاریەکان پەرت دەکات پیان وایە ئەمانی کە ڕەخنە لە ئەم جۆرە پرۆگرامە ئەکرن چونکە پیان وایە ئەگەر فیزیا لە کیمیادا ببڕێ ئەمە پەرتبوونی معریفەیە چونکە ئەمانە پەیوەندیان بە یەکەوە هەیە مێژوو لە جوگرافیادا ببڕێ ئێمە حەدەسێکی تاریخی دوایی چۆن بزانین ئایا کاریگەری جوگرافیا هەبووە بۆ ئەو بابەتە یاخود مێژوو بۆ یاخود فیزیا بۆ کیمیا یاخود بۆ بابەتەکانی تریش بە هەماشە ئەم کارە ژواکە تەبعاً بابەتەکان لە ڕووی تەواوکاری ڕەگەزی پەیوەندی نێوانیان لێکدا ببڕێت ئەمان پیان وا بووە کەەوە هەڵەیەکە کێشە کۆمەڵایەتەکان کە لە ئارادان وەلاوە دەنێت ئەمە ژوا دەکات بابەتە فێرکاریەکان ئەرکێکی گرنگیان لەدەست بن بەرامبەر بە تاک و کۆمەڵگە تەبعاً لەو جۆرە پرۆگرامە وەکو وتمان ڕەچاوی ژینگەی قوتابی ناکرێت بۆیە ئەوەی کە پسپۆڕەکان پیان باشە زانیاری پێشووی خۆیانە زانیاری هزریە زانیاری باگراوەندێکی معریفی خۆیانە دێن دایئەنن نەک ئیش لەسەر پێشە هەنووکەیەکانی کۆمەڵگە بکەن یاخود بابەتە هەنووکەیەکانی کۆمەڵگە دابنێن پرۆگرامی بابەت لەسەر حسابی گەشەبێدانی بیرکردنەوەی گرنگی بە وردەکاری بابەتەکانی خوێندن نادا طبعاً ئەمە دیسان ئەو کارامەیانی کە زۆر گرنگن بۆ هەر بابەتێک بە پێویستی نەزانیوە پرۆگرامی بابەت چکە ئەو بە چەندێکی زانیاری گرنگە بەلایەوە وردەکاری بۆ هەر بابەتێکی لاوەکی سەبتایتڵێک گرنگ نەبوو بەلایەوە ئەو بەلایەوانەوە ئەوە گرنگ بووە کە تایتڵە سەرێکەکەەوە بابەتێکی فێرکاری دەرخواردی قوتابیەکە بدەن و ئەزبەری بکەن پێ طبعاً وەکو وتمان ڕەخنەکان زۆرن لە ڕاستیە من ناڕۆمە سەرەوە بۆی کاتەکەمان هەبێ جۆری دووەمی پرۆگرام باس دەکەین کاک دکتۆر سلایدەکانە بینن بەڵێ دکتۆر جان زۆر وازەحە دەست خۆش بێ باش جۆری دووەمی پرۆگرامەکانمان طبعاً ئەو جۆرە پرۆگرامە کە ئێمە باسمان کرد مامۆستایان ئەوە دەبووان ئەومە بەسمان لە پرۆگرامی بابەتە پرۆگرامی بابەت واتە ئەو پەرتوکانی ئەو کتێبانی کە لە قوتابخانەکانە ئامادەیەکانە ئەخوێندرێن بە سەربەخۆیی واتە مێژوو بە کتێبێکی سەربەخۆ خوێنرێ فیزیا بە کتێبێکی سەربەخۆ خوێنرێ کیمیا بە کتێبێکی سەربەخۆ خوێنرێ ئەوە پێوترێ جۆری پرۆگرامی بابەت کە ئەوە بوو باسمان لێوە دووەم جۆری پرۆگرامی بابەتە پەیوەستەکانی پێوترێ منهج حقول المترابطة بە عەرەبی طبعا نمونەی ئەم جۆرە پرۆگرامە بابەتە کۆمەڵایەتەکان بۆ نمونە ئەگەر بێنینەوە بابەتە کۆمەڵایەتەکان نمونەی جۆری بابەتی پرۆگرامی بابەتە پەیوەستەکانن مەبەست لە پرۆگرامی بابەتە پەیوەستەکان کۆکردنەوەی بابەتە جیاوازەکانی بوارێکی مرۆڤایەتی یان سروشتی یاخود زانستیە لە یەک پەرتووکی خوێندنە بۆچی ئەمە کراوە طبعا ئێمە جۆری یەکەممان باس کرد جۆری یەکەم بریدی بوو لە پەرتووکێکی سەربەخۆ ئەو ڕەخنانی کە لێیان گیرە لە پەیڕەوکەرانی ڕێبەرانی قوتابخانەی پرۆگرامی بابەت دانەرانی قوتابخانەی بابەت هاتن پیاچوونەوەیان کردووە یاخود کۆمەڵێکی دەرهاتون پیاچوونەوەیان کردووە هاتون پرۆگرامێکیان داناوە بە ناوی پرۆگرامی بوارە پەیوەستەکان
لەم بوارە شارەزایان لە پرۆگرامەدا هەستاون بە کۆکردنەوەی بابەتەکانی خوێندن ئەوانەی کە پێیوەستن بە یەک بوارەوە لە یەک پەرتووکی خوێندنا بەبێ ئەوەی بربەستەکانیان لا ببن واتە پەیوەستکردنی بابەتەکان لێرەدا تەنها بۆ پیشاندان و سلماندنی پەیوەندی نێوان ئەو بابەتانەیە وەکو وتمان یەکێک لەو ڕەخنانی کە لە پرۆگرامی بابەتگیرە وتیان ئەمە دابڕانی معریفە دروستە تۆ ناکرێ بە فیزیا بڵێیتەوە مامۆسایەک فیزیاڵێتەوە مامۆسایەکی کە کیمیاڵێتەوە مامۆسایەکی تر بایۆلۆژیڵێتەوە ئەڵێت تۆ ئەمە بۆ خۆی دابڕینی معریفەی پێوترێ ئەبێت تۆ هەر سێ بابەتەکە گەر پەیوەندیان بەکەوە هەیە لێ بۆتە یەک بابەتە کۆ بکرێتەوە ئەو کاتە بە قوتابیەکە بوترێ یەکەی زانیاری پەیوەست بە یەکیان هەیە. پرۆگرامی بابەتە پەیوەستەکان طبعاً پەیوەندی نێوان بابەتەکانی هەر مادەیەک پەرتووکێک لەگەڵ ئەوی تر واتە پەیوەستکردنی بابەتی مێژوو بە جوگرافیا یاخود زمانی عەرەبی بە ئاین یاخود وەکووتمان فیزیا بە کیمیا تا وەکو دوایی هەر بۆیە مامۆستا کاتێک ویستی ئەم کارە بکات ئەوە لە کاتێکدا باس لە جوگرافیای کوردستان دەکا بۆ نمونە پێویستە لە مادەی مێژوودا باس لە مێژووی کوردستان بکات. طبعاً ئێستا ئێمە بابەتە کۆمەڵایەتەکانمان هەیە ئێمە سەردانەکەین ناڵمان لە قوتابخانەیە تێبینی ئەماکەین بۆ نمونە وەرزی یەکەم جوگرافیا خوێندرێ وەرزی دووەم مێژووە خوێندرێ لە ڕاستیە بۆ ئەمە وا دانراوە ئەم بابەتە دانراوە لەوەی کە ئەگەر بابەتی جوگرافیای یەکەم خوێندرا ئەبێ بابەتی یەکەمی مێژووش خوێندرێ لەگەڵیا و ئەبێ واش دانرابێ کە مێژووەکە لەگەڵ جوگرافیەکە پەیوەندی هەبێ بەیەکەوە ئەگەر پەیوەندی هەبوو ئەو پرۆگرامەکەی دروست دانراوە ڕاستە ئەگەر نا ئەو پرۆگرامە مەبەستەکەی خۆی بەدینێناوە کە یعنی پەیوەستکردنی بابەتەکەیە بەیەکەوە بۆی قوتابیەکە خوێندکارەکە بزانێ بۆ نمونە هۆکاری جوگرافیای کوردستان چی ڕوویداوە لە مێژووەکە لە مێژووەکەیە هۆکار بووە کاریگەری هەبووە یاخود طبعاً ڕادی سەرکەوتووی ئەم جۆرە پرۆگرامە پەیوەندی نێوان دوو مادە لەگەڵ توانای دەستنیشانکردنی ئەو پەیوەندیانە ئایا مێژوو جوگرافیا بەیەکەوە گونجێن بۆ زۆرێک لە بابەتەکان ئایا ئەو بابەتانە کامانن کە بەیەکەوە گونجێن طبعاً ئەمانە هەمووی سپۆڕی بوارەکە خۆی بڕیار ئەدالەوەی کە چ بابەتێک ئەگونجێ بۆ ئەم بابەت و خاڵی دووەم ڕادی سەرکەوتنی ئەم کارە بۆ گەڕێتەوە کە چەندێتی شارەزایی مامۆستایان بە مادەکانی تری لە یەک کۆناغا بۆ نمونە دەرچووی زانستە کۆمەڵایەتەکان پێویستە بابەتە کۆمەڵایەتەکان بوترێتەوە چونکە بابەتە کۆمەڵایەتەکان بەشێکن لە زانستە کۆمەڵایەتەکان ئێمە توێژنەوەکمان لەسەر ئەو بابەتە هەیە واتە مامۆستایەکی دەرچووی مێژوو وەکو مامۆستایەکی زانستە کۆمەڵایەتەکان نییە دەرچووی زانستە کۆمەڵایەتەکان نییە چونکە دەرچووی زانستە کۆمەڵایەتەکان جوگرافیای خوێندووە بە وەکو ئەو پرۆگرامی کە دانراوە لە قۆناغی بنەڕەتیە بۆیە ئەمە مؤهلترە بۆ ئەوەی کە بۆ نمونە مامۆستایەکی زانست بەشی زانست لە زانکۆی چەرم و دەرچووە ئەم مامۆستایە پێویستە بابەتی زانست بڵێتەوە وەک لەوەی کە مامۆستایەکی بایۆلۆژی بابەتی زانست بڵێت بە بایۆلۆژیەکە بەس بایۆلۆژی خوێندووە بەڵام زانستەکە دەرچووی زانستەکە کیمیای خوێندووە فیزیای خوێندووە بایۆلۆژی خوێن هەموو ئەوانە بووی کە زانستەکە باسەکە شارەزای بابەتەکەیە و مامۆستاکە ئەمە خاڵی بای ڕادی سەرکەوتنی ئەمە دیسان سێم خاڵ کە لە قوتابخانەکانی ئێمە تێیان ڕەچاو ناکرێت. پرۆگرامی بابەتە پەیوەستەکان طبعاً پرۆگرامی بابەتە پەیوەستەکان ئەوەی کە لای ئێمە هەیە پێویستە هەر مامۆستایان هەر لە سەرەتای ساڵی خوێندنەوە کار و ئەرکەکانیان لەم بوارە بە ئەنجامگەێن و پلانی گونجاو بۆ دابنن و شارەزایی و خوێندنەوەیان هەبێ بۆ زۆرێک لە بڵێن سەبتایتڵی بابەتەکانی خوێندن وا باشترە یەک مامۆستا هەبێ بۆ وتنەوەی بابەتە لێک نزیکەکان بۆ نمونە مامۆستایەک مێژوو و جوگرافیایی قۆناغێک بڵێتەوە یان زمانی عەرەبی و ئاین لەلایەن یەک مامۆستا بوترێتەوە چونکە بۆ خۆی ئەزانێ چۆن پەیوەستی ئەکا بەیەکەوە من بێم مامۆستای مێژووکە بڵێمەوە مامۆستای جوگرافیاش بێت جوگرافیەکە بڵێتەوە یاخود لە زانستەکانە عەفو زانست ئێستا ڕێگە بۆ نادا بابەتی زانست ئێستا پرۆگرامێکی ترە ڕێگە بۆ نادا بۆ نمونە ئەم جۆرە پرۆگرامە کە ئێمە ئێستا باز لە بابەتە کۆمەڵایەتەکانەکەین
یەک مامۆستا بیڵێتەوە باشترە و ئەمەیان بەو شێوەیەیە هەر یەک مامۆستا یڵێتەوە خۆشبختان. لە ڕاستیدا چۆنێک بێت لەم جۆرە پرۆگرامە تەنها بابەتەکان یەک دەخرێ و کۆ دەکرێنەوە لە پەرتوکێک لەگەڵ ئەوەی کە ڕێکاریەکانی سەرەوە کە باسمان کرد ڕەچاو بکرێت. هەر بۆیە جگە لە پێوەستکردنی بابەتەکان و کۆکردنەوەیان جیاوازێکی ئەوتۆ نابینرێ لە نێوان پرۆگرامی بابەت و پرۆگرامی بوارە پێوەستەکان. بۆیە هەمان تایبەتمەندیەکان بەلایەنی لاواز و بڵین باش و لاوازەکانیەوە بەسەر پرۆگرامی بابەتە پێوەستەکان یعنی ئەتوانین بڵین یەکشتن. تەنها مەبەستی لە پرۆگرامی تەنها مەبەست لە پرۆگرامی بوارە پێوەستەکان کۆکردنەوەی بابەتەکانەوە گوتمان نەک تەنها یعنی بڵین گۆڕینی چالێکیەکان و ئامانجی پەروەردەیی هیچ گۆڕانکاریەک لە ئامانجی پەروەردەیان نەبێ بەڵکو و ڕەخنانی کە لە پرۆگرامی بابەت گیرە هاتن جۆرێکی تر لە پرۆگرامیاندانا بە ناوی بوارە پێوەستەکان. طبعا لایەنگرانی ئەم جۆرە پرۆگرامش ئەگەر باس لێوە بکەین کە بۆچی داناوە ئەمان ئەڵێن ئاسانکاریە بۆ دانانی پرۆگرامی خوێندن. هەروە پێیان وایە بابەتێکی خوێندن ڕۆڵی خۆی هەیە لە جۆری گەشەکردن و بیر و وزر قوتابی بە هەمان شێوەی ئەوان وتمان یعنی زیاتر لە بابەتی پرۆگرامی بابەتەوە نزیکن بۆی زۆر سەرتانێشێنم بە ئەم جۆرە بابەت. بابەتی سێیەم پرۆگرامی سێم کە ئێمە مەبەستمان بێ باسی بکەین پرۆگرامی بوارە فراوانەکانە. طبعا ئێمە ئێستا دوو جۆر پرۆگرامان باس کردووە. جۆری یەکەمیان پرۆگرامی بابەت وەکو وتمان ئەو بابەتانە ئەگرێتەوە کە بابەتی سربەخۆن لە قوتابخانە و ئامادەیەکانە خوێنرێن لەسەر بنەمای فەلسەفەیەکی کۆن دانراون لەسەر بنەمای چەندێتی زانیارین. پرۆگرامی دووەممان باسمان لە پرۆگرامی بوارە پەیوەستەکان کرد کە ئەوە وتمان ئەو پرۆگرامانە ئەگرێتەوە ئەو بڕیاردراوانەی خوێندن ئەگرێتەوە کە کۆکراونەتەوە بابەتە کۆمەڵایەتیەکان کە مێژوو جوگرافیایە. سێم جۆری پرۆگراممان پرۆگرامی بوارە فراوانەکان. طبعا ئەمە تازەترین جۆری بووە پرۆگرامی بوارە فراوانەکان تازەترین جۆرە لە هەرێمی کوردستانی خۆمان ئەم جۆرە پەیڕەو کراوە لە قوتابخانەکانی ئێمە و پێشکەوتوترین جۆری پرۆگرامیشە کە لە ناو جۆرەکانی پرۆگرامی خوێندنی قوتابخانەی هەرێمی کوردستان. زانست بۆ هەمووان کتێبی قوتابی پۆلی هەشتەمی بنەڕەتی ئەمە پێوترێ پرۆگرامی بوارە فراوانەکان. بۆچی پێوترێ پرۆگرامی بوارە فراوانەکان؟ طبعا لێرە ئەو خەوشیانەی کە لە دوو جۆری پرۆگرامی پێشوو باسمان لێوە کرد لەم جۆرەیانە نابینرێ. لەم جۆرە پرۆگرامە هەموو بابەتەکان لە پەرتوکێکدا کۆ دەکرێنەوە و بربەستەکانی نێوانیان نایە. واتە ئەوەی کە باسمان کرد فیزیا، بایۆلۆجی، کیمیا لێک کتێبا کۆکرێتەوە لەگەڵ کۆمەڵک زانستی تریشە. طبعا ئەمە شارەزایانی بواری زانستەکان بڕیار ئەدەن لەوەی کە کەم بابەت ئەتوانرێ لە یەک سەبتایتڵا لە یەک بابەتی وانەی خوێندنە کۆ بکرێنەوە. تەنانەت کشت و کاڵە بۆ نمونە جوگرافیایە، بایۆلۆجیە، فیزیایە، زانست کیمیایە هەموو لە یەک وانی خوێندنە دەرخواردی قوتابیەک ئەدرێ. ئەمە تازەترین جۆری پرۆگرامە پەرتوکێک وەک زانست بۆ ئەوەی کە باسمان کرد تێکڕای بابەتەکانی فیزیک، زیندەوەرزانی، کیمیا، کشت و کاڵ لە یەک پەرتوکی خوێندنان لە یەک وانی شاتەنانەت کۆی کردوێتەوە. طبعا ڕادی سەرکەوتنی ئەم جۆرە پرۆگرامی بوارە فراوانەکان پێوەستە بە چەند ڕێوشوێنێک. یەکەم ژمارەیەکی تەواو لە شارەزا و پسپۆر لە داڕشتنەوەی ئەم جۆرە پرۆگرامە پێویستە بەشدار بن پسپۆڕی هەموو بوارەکانی تیا بێ کاتێکە دائەندێ. ژمارەی پێویستی مامۆسای ڕاهێنرا و بە ئەزمون بۆ جێبەجێکردنی ئەم جۆرە پرۆگرامە کە ئەم خاڵیان ئەمە بوو بە 4 خاڵ لە خەوشەکان لە پرۆگرامەکانی خوێندن لە قوتابخانەکانی ئێمە کە بەداخەوە ئەم جۆرە مامۆستایانە لای ئێمە بەدی ناکرێ. ئێمە پێویستە ئەمە لە ڕێگەی سەرپەرشتیارە بە ڕێزەکانەوە کە ئەوانە مامۆستای ئێمە بوون هەستن بە ئاشناکردنی مامۆستایانی بنەڕەتی خۆناغی بنەڕەتی ئاشنایان بکەن بۆی کە ئەم جۆرە پرۆگرامە جیاوازە
پێویستە لایەنە باشەکانی بزانن، لایەنە لاوازەکانی بزانن، چۆنێتی دانانی بزانن. هەموو ئەوانە مامۆستاکان ئەگەر شارەزا بوون ئەو کاتە لەسەر چەندێتی معریفە و لەسەر ڕێگای وانوتنەوەی کۆن و کلاسیک بەردەوام نابن و ئامانجی پەروەردەیی بەدی دێت. لە ڕاستیە ئێستا ئەمەی کە خاڵی دووەم ڕادەی سەرکەوتنی ئەم جۆرە پرۆگرامەیە لای ئێمە بەدی ناکرێەوە بۆ خۆتانەوە دوای بڕار بدەن لەسەر ئەم خاڵە. لایەنە باشەکانی جۆری پرۆگرامی بوارە فراوانەکان زۆرن. طبعاً بەڕێزان ئەوەی کە لە زانستەکانە هەیە ئەم پەرتووکی زانستەکان ئەوەی کە من ئاگدار بم سەرپەرشتیارێکی بەڕێز لە ساڵانی سەرەتای 2000ەکانە باسی لەوە کرد کە لە خولێکی ڕاهێنانە لە لوبنان ئەوان بەشدار بوون ئەم پەرتووکی زانستی ئێستەی لێ دروست بووە. ئەم پەرتووکە لە فەڕەنسا وەرگێڕاوەتە سەر زمانی عەرەبی لە لوبنانە خوێنراوە و لە لوبنانەوە ئەمان سوودیان وەرگرتووە و وەریان گەڕاوەتە سەر زمانی کوردی و وتی زۆر لەیەکەوە نزیکن. طبعاً ئەمە جۆرێکی زۆر تازەیە وەکووتمان جۆری پرۆگرامەکەی تازەیە و زانیاریەکانیشی نوێن. پەیوەندی نێوان زانیاریەکان لە بوارە جیاوازەکانە پیشان دەدات و پێویستیان دەکات بە ژیان. ئەمە ڕەخنەیەک بوو لە جۆری پرۆگرامی بابەت کە ئێمە باسمان کرد، لە جۆری پرۆگرامی بوارە پێوەستەکان کە باسمان کرد. لێرە ئەم جۆرە ڕەخنە نەماوە. پەیوەندی نێوان یەکەی زانیاری تەواومان هەیە. واتە مناڵێکی ئێستا مناڵێکی بنەڕەتی بێنە لە یەک وانەی خوێندنە ئەگەر باس لە دۆخەکانی مادە بکە لە یەک مادە بوون لە یەک وانە باس لە هەموو ئەو زانستانت بۆ ئەکا بەبێ ئەوەی خۆشی بزانێ. یعنی واتە یەکەی معریفە دروستەکە. بابەتێکی زۆر گرنگە و لە کتێبی زانستیشا ئێمە ئەتوانین ئەم گرنگیە ببینینەوە. خاڵی دووەم ئاڕاستەی بیرکردنەوەی قوتابیان دەکات، فێرخوازان دەکات بۆ بیرۆکەی سەرەکی بابەتەکە، نەک بەش و لقی بابەتەکان کە بە یەکەوە بەستراون و قوتابی بە خوێندنیان هەرزوو لە بیری یعنی ئەمەی کە لێرە نووسراوە یعنی لە بیری ناچێتەوە نەبدەچێتەوە. یعنی ئەگەر بۆ نمونە ئێمە ئەگەر باس لە دۆخەکانی مادە بکە بە کردارێکی مامۆسا بووی باس بکە، باس لە خاناکە، باس لە شاناکە، باس لە جیاوازی نێوان بۆ نمونە بوونەوەر و ڕووەکەکە، خانەی ڕووەکی و خانەی زیندەوەر، ئەگەر بە زیندوێتی باسی بکە بیری ناچێتەوە. وەکو پرۆگرامی بابەت نییە کە پێشتر ئێمە باسمان لەوە کرد، تەنها ئەزبەرکردنی زانیاریەکان بووە. ئێمەش دەزانین زانیاریەکان لە یادگەی ئینسانە بۆ ماوەی 40 ڕۆژێک ئەمێنێتەوە، دوای ئەوە ئەگەر دووبارە کرایەوە بۆ ماوەی چەند مانگێک ئەمێنێتەوە، بۆ ئەو دوای بەو شێوەیە ئەتوانین ئێمەمانەوەی زانیاریەکان پەرە پێ بدەین. بەڵام بۆ ئەم جۆرە پرۆگرامە ئەگەر بێت و ئێمە ڕێگای خۆی بۆ بگرینە بەر ئەوە بۆ ماوەیەکی زیاتر بیری قوتابەکە ئەمێنێتەوە و بگرەوەکو کارامەی و لێهاتوویەک وەری ئەگرێت. قاڵی سێم قوتابی باشتر لە کێشەکان دەگات و بە دوای ڕێگاچاریدا دەگەڕێت و پشکنینی بۆ دەکات. ئەمە جگەلەوەی پەیوەندی ئەو کێشانە بە کۆمەلگا و درک پێ دەکات. طبعاً ئێمە ئەگەر سەری بابەتەکانی زانست بکەین کە ئێمە وەکو نمونەیەکێ ناومانێتەوە بۆ ئەم وێبنارە، بابەتی زانست بابەتی زیندوی ئێستا هەنووکەی ئەخاتە ڕوو بۆ مناڵ. وتنەوەی ئەم بابەتە دروستە نەخێر وتنەوەکەی دروست نیە بەداخۆ لای ئێمە لە قوتابخانەکانە مامۆستاکان دێن بە قوتابەکانمان زانیاریەکان ئەزبەرەکەن. لە ڕاستی ئەوە لەگەڵ ئەم جۆرە پرۆگرامە ناگونجێ. ئەوە جۆری پرۆگرامی پێشووە کە ئێمە باسمان لێوە کرد، زانیاریەکان دەرخوازی قوتابەکە ئەدرێ بۆ ئەوەی کە لە زیاتر یعنی چەندێتی زانیاری دوای تاقی بکرێتەوە. بەڵام ئەم جۆرە پرۆگرامە بە تاقیکردنەوە بە پراکتیککردن بە دوای چارەسەرکردنی کێشەکان، بۆ نمونە ئەگەر ئێمە باس لە ئەو بکەین مامۆستا باس لەوە بکە کە جیاوازی نێوان خانەی ڕووەکی و خانەی زیندەوەر چییە، مامۆستاکە نابێ بووی باس بکە، ئەبێ ئەمە وەکو شێوەی چارەسەری کێشەکان مناڵەکە بنێرێتەوە بۆ ماڵەوە بۆ پۆلی پێنجی سەرەتاییە ئاچێتەوە پرسیارەکە جیاوازی نێوان خانەی ڕووەکی و خانەی زیندەوەر کامەیە، بابچێت پرسیار بکە خۆی بگەڕێ بیدۆزێتەوە. ئەگەر هەڵەش بکە هەر زۆر ئاساییە بێتەوە بۆ
مامۆساکەی شتێک باس بکە نەک بۆی ئەسبەر بکە لە ڕاستیە یاخود بۆ نمونە ئەگەر باس لە دۆخەکانی مادە بکە مامۆسا بڵێ دۆخی ڕەقی شلی گازی مادە بڕۆن نمونەم بۆ بێننەوە لەسەر ئەم بابەتە ئەگەر هێنایان باشە گەر نەیان هێنا ئەمە بۆ دەرزیدات خۆی بێت هەستێ بە زیندوی بیان با بۆ لای تەختەکە ئەمە دۆخی مادەیە لە دۆخی ڕەقیە بۆ لای ئاوەکە ئەمە دۆخی شلیە بۆ لای بۆ نمونە گازێک بۆ نمونە غازەکە ئەمە دۆخی مادەیە لە دۆخی گازیە واتە ڕێگای وانەوتنەوەی پرۆگرامی بوارە فراوانەکان بە ڕێگە چارەسەرکردنی کێشەکانە بە ڕێگەکانی بیرکردنەوەی داهێنەرانەیە بیرکردنەوەی ڕەخنەگرانەیە بیرکردنەوەی تەنانەت میتافیزیکیە بیرکردنەوەی دوورمەودایە تەفکیک تەباعودی خۆی تایەتی لە زانستەکە بۆ مامۆستاکەی دیاری کردو ئەڵێ ئەم بابەتە بە بیرکردنەوەی ڕەخنەگرانە لەگەڵ قوتابێکە باس بکە کە بەداخەوە بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئاسان نییە بۆ مامۆستایەکی بنەڕەتی بتوانێ بیزانێت و بابەتەکەی لە ڕێگۆ پێ بڵێتەوە بۆی ئەمە باشتر وایە لە مامۆستاکان ڕاهێنانیان پێ بکرێ بەڵام ئەو ڕاهێنانە بە کەسی پسپۆر هەستێ بە ڕاهێنانی مامۆستاکان و پراکتیکی بکانەک بۆیان باس بکە بێت بڵێت ڕێگای بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئەمەیە مەبەستەکە ڕێگای بیرپژان هەرخۆی بۆی باسەکە لە کۆتایی هەروانەیەک لە بابەتی زانستە نووسراوە مامۆستا ڕێگای بیرپژان بۆ نمونە بەکاربێن کاک دکتۆر گوێتان لێمە بەڵێ دکتۆر جان بەس کاتەکەمان ئاگادار بین چەندێکی تر ئەتوانم قسە بکەم وڵات 6-7 دقیقە ڕەنگە واجب باش بۆی داتان نەبڕم لە بابەتەکە طبعاً ئەم جۆرە پرۆگرامش پرۆگرامی بوارە فراوانەکان کە ئێمە زانست وەکو نمونەیەک هێنامانێتەوە بەدەر نەبووە لە ڕەخنە ئەمە بۆ نمونە ڕەخنانی کە لەم بابەتە گیراوە ئەڵێن هەندێک جار فشارکردنی کۆمەڵێک بابەت لێک بوارە ئەو ناگەیەنێ بوارێکی نوێ پێکێ نابێت یعنی خۆی ئەمەش ڕاستە ئەم ڕەخنەیە زۆر ڕاستە بۆ نمونە ئێمە ئەگەر بمانەوێ باس لە دۆخەکانی مادە بکەین و باس لە خانە بکەین و باس لە بابەتەکانی بە هەر زانستێک بکەین ئەڵێ بە زۆر نابێ هەندێک جارەیە ڕێگە بۆ نادا یاخود ئاڕۆزە بێ بابەتەکە بۆ قوتابیەک بتوانێت دەی تێ بکات ئەمە پێویستی بە تاقیگە هەیە پێویستی بە دەرچوون هەیە پێویستی بە گەشتی زانستی هەیە طبعاً پێویستی بە گەڕان بە باخچەی قوتابخانەکە هەیە یعنی پێویستی بە باخچە هەیە لە قوتابخانەکە دروست بێ ئەوەی کە ئێستا بۆ سەنگاندن سەر پرشتیانە بەڕێزەکان قوتابخانەکانی لە ڕێگەوە سەنگاندن بۆکەن زۆر ڕاستە ئەمە خاڵی یەکەم لە ئەو ڕەخنانی کە لە پرۆگرامی بوارە فراوانەکان گیراوە خاڵی دووەم بە باشزانینی مامۆستا هەندێک بابەت وا دەکات لەسەر حسابی بابەتێکی تر گرنگی بە زیاتر بەو بابەتەی کە ئارەزووی ئەکا یاخود خۆی پسپۆڕیەتی بیدا بۆ ئێمە باسمانەوە کرد مامۆستای زانست دەرچووی کۆلێجی بەشی زانستی کۆلێجی بۆ نمونە پەروەردە بێت زانست بڵێت زانستەکان بڵێتەوە باشترە وەک لە مامۆستایەکی بایۆلۆژی یا دەرچوویەکی کیمیا چونکە ئەو مامۆستایە ئەگەر دەرچوویەکی کیمیا بێت دێ زیاتر گرنگی بەلایەنی کیمیایەکەدا یاخود وانەکە ئەبا بەرەولای پسپۆڕەکەی خۆی بە شارەزای بابەتەکەیە هەرەی باتەوە بۆ بابەتەکەی خۆی و ئەمەش لەسەر حسابی بابەتەکەی بابەتێکی ترەکە ئێمە وەکو وتمان ئەم جۆرە پرۆگرامە بۆچی دانراوە لەسەر بنەمای تێکەڵکردنی یاخود ئاوێتەکردن و پێوەستکردنی یەکەی معریفە لە نێوان زانستەکان کە ئەمەشیان لە ڕاستی ئەمە بەدی ئەکرێەوە سەر پرشتیارەکان بۆ خۆیان با بڕیار بدەن لە دوایە لەسەر ئەم بابەتە ئایا مامۆستای زانستەکان دێ زانستەڵێتەوە یاخود مامۆستای بابەتی ترە چونکە ئەگەر مامۆستای بابەتی تر وەکو وتمان لەسەر حسابی پسپۆڕێتەکەی خۆی سەیرەکەی وانەکە پەرکێشەکە بۆ زیاتر گرنگی بە و لایەنی خۆیەدا خاڵی سێم لەو ڕەخنانەی کە گیراوە ئەستەمی پێوەستکردنی هەندێک بابەت و بواری وا دەکات پێویستی زۆر بە پسپۆڕ و شارەزا هەبێت بۆ ڕێکخستنی ئەم جۆرە پرۆگرامە کە بەداخەوە ئێمە ئەم جۆرە پرۆگرامە لە هەرێمی کوردستان ئەوەی من ئاگادار بم لە هەرێمی کوردستان داننراوە بەڵکۆمە وەرگیراوە وەرگێڕانیان بۆ کردووە بۆ زمانی کوردی و سوودیان لێ وەرگرتووە کە ئەمە بۆ خۆی کێشەیەکی ترە خاڵێکی تر شیاوی ئەم پرۆگرامە بۆ قۆناغی بنەڕەتی و نەگونجانی لە قۆناغی ئامادەیی بەسەرەوە چونکە ئێمە زانین قۆناغی ئامادەی قۆناغێکی پێگەیشتووی عەقڵی بەرزن ئەمانە کۆمەڵێک بابەتیان پێویستە کە لەگەڵ گەشەی عەقڵی و قۆناغی فێرکاری خۆیانە بگونجێ چونکە ڕێگە بە زانیاری بەرفراوان نادات بۆ ئەوەی کە بگاتە
تابی خوێندکارێک. لەبەرەوەی کاتەکەمان کەمە لایەنە لاوازەکانی پرۆگرامی بابەت دیسان کۆمەڵێک شت بەخاڵی ترمان هەیە لە ڕاستیە بوارنەدان بە قوتابی بۆ چارەکە پەروەردەیەکان وا دەکات لە زۆرێک حاڵەتی فێرکاریدا لاواز بن و کار بکاتە سەر فێربوونیان، چونکە ئەوەندەی گرنگی بە بابەتە زانستیەکە ئەدا تاقیکردنەوە تایە و پراکتیکردن و وانە ئەوەندە گرنگی بە بڵێن بابەتی کۆمەڵایەتی و یعنی جۆرەکانی تری بڵێن ئامانجی پرۆگرام بەلا ئەنێ. مامۆستایەکی خاوەن ڕۆشنبیری گشتی ئەوێ بۆ ئەوەی لە هەروانەیەکدا زانیاری و ڕوونکردنەوەی پێویست بۆ قوتابەکانی بخاتە ڕوو. طبعاً ئەم جۆرە پرۆگرامە پرسیاری زۆرتیا ئەبێ، قوتابی زیرە کە توانێت مامۆستا بخاتە هەڵوێستەوە. هەروە خاڵێکی تر ئەستەمی تێگەیشتنی قوتابەکان بەتایبەت پۆلە سەرەتاییەکان بازنەی یەکەم بڵێن یەکەم دووەم سێم لەبەر ئەوەی درکردن و پەیوەندی دۆزینەوە لە نێوان ئەو زانیاریانە قورس و ئەستەمە. باشتر وایە خاڵێکی تر بابەتەکان کەم و کورت بن و بۆ ئەو بابەتانە پێبێنرن کە گرنگ و باو و گونجاون بۆ سەردەمە. ئەوەندە طبعاً ئەمە بۆ بابەتی بوارە پەیوەستەکان لەبەرەوەی حەزەکەم جەنابتان و ئامادە بووان ئەو کاتێک کە بە ئێمان بەخشی بتوانن پرسیار و قسەی خۆیان بکەن. طبعاً پرۆگرامی ترمان زۆرە، بەڵام ئەوەی کە من بە گرنگم زانی ئەم سێ جۆرە پرۆگرامە و بەدیم کردووە لە ناو قوتابخانەکانی ئێمە ئەم سێ جۆرە پرۆگرامە هەیە و هەر پرۆگرامێکیان ئێمە ئەگەر حەڵقەی ترمان هەبێ لەسەر ئەم بەرنامەیە ئێمە ئەتوانین بڵین نمونە بێنینەوە لەسەرەوەی کە هەر پرۆگرامێکیان بە چ جۆرێک ئەوترێتەوە و ئەو ڕێگایانە کامانن کە لە ڕێگانەوە ئەتوانین ئێمە بابەتەکانیان پێ بڵێنەوە. دوو جۆری تری پرۆگراممان هەیە، بەڵام لە قوتابخانەکانی ئێمە من بۆ خۆم بەدیم نەکردووە، نازانم ئەبێت توێژنەوەی لەسەر بکرێ. پرۆگرامی چالاک و یاخود پرۆگرامی ئەزمون و پرۆگرامێکی تر پرۆگرامی ناوەند یاخود تەوەر. ئەم دوو جۆرەی پرۆگرامیش لای ئێمە من نەمزانیوە کە هەیە یاخود نییە و توێژنەوەیەکی تایبەتی ئەوێ. دیارە هەموو بابەتانی کە باس کران لە جۆرەکانی پرۆگرام و چۆنێتی دانان و گەشەپێدانی لە زانێ ئەگەر مامۆستایەک یان سەرپەرشتیارێکی بەڕێز یاخود توێژەرێک یاخود مامۆستایەکی زانکۆ بێوێ زانیاریەک بە کوردی بەردەستی بێت، ئەو پەرتوکێکمانە لە ساڵی وابزانم 2000 و بزانم ساڵی خینەکەمان نووسیومانە بە خۆشحاڵیەوە دەستگای نارین ساڵی 2019 چاپکراوە، ئەوەی کە لە بەرچاوتانەیە پرۆگرامی پەروەردەیی دەواازێک بۆ ناسین و ناسینی پرۆگرام و شکردنەوەی کتێب. لەم پەرتوکەی کە ئێستا لە کتێبخانەکانە هەن ئەتوانن زانیاری زیاتر لەسەر بابەتەکە بەدەست بخەن. زۆر سپاسانەکەم بۆ ئەو کاتی کە بە منتان بەخشی گوێتان لە من ڕاگرت. هەر پرسیارێک بەشداریەکتان هەبوو من لە خزمەتتانم بەپیتوان. دەست خۆش کاک دکتۆر، زۆر سپاس بۆ پابەندبوون بە کاتەکە. دەمانێت بەشدار بوانش ماوەیە کە هەندێکیان کۆمنت دەنووسن، هەندێکیان دەستیان بەرز کردوێتەوە. بە خۆشحاڵیشەوە مامۆستا بورهان مزوریمان لەگەڵە کە ڕاوێژکاری با بڵێن باڵای وەزارەتی پەروەردەیە جەنابی وەزیرە، خۆشی خبرەی زۆر هەیە لە مەجالی پرۆگرامەکان. ئەگەر کاتی هەبوو حەز دەکەم مامۆستا بورهان دوایی شتێک بڵێ. هەندێک لە کۆمنتەکان دەخوێنمەوە کاک دکتۆر، دووسێ پرسیار بەیەکەوە هەوڵ بدەین وەڵام بدەینەوە لەبەرەوەی سوود لە کاتەکە وەربگرین. دەستت خۆش بێ، زانیاریەکان گرنگن بۆ مامۆستایان، گرنگن بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی کاتێکە گۆڕانکاری دەکەن بزانن لەکوێوە بەرەو کوێ دەڕۆن. بەڕاستی ئەوانە زۆر گرنگن. مامۆستا میدیا ئەحمەد دەڵێ پرۆگرامی بابەت واتە لە قالبدانی قوتابی و مامۆستا. ئەوە ڕێی جەنابەت لەسەر ئەو قسەیە دوایی بزانین زۆر باشە. یەکێک لەو کێشانەیە کە مامۆستایان زۆر باز دەکەن وانەوتنەوەی بابەت لەلایەن کەسانی ناپسپۆڕی ئەو بابەتە. مەسەلەن کابرا ئەوە نووسیتی مامۆستایەک دەڵێ بەکەلوریوسی لە مێژووە کیمیای پۆلی نۆ دەڵێتەوە. ئەو دەڵێ اختصاصم مەسەلەن شتێکی ترە، یەکێکی تر باسی بابەتی دەڵێ من اختصاصم کۆمەڵایەتیە بەڵام کۆمپیوتەر دەڵێمەوە. نەبوونی پسپۆڕی لە قوتابخانەکان و وتنەوەیان جگە لەوەی خۆیان پرۆگرامەکانی خۆیاندن هەندێک کێشەیان هەیە، ئەوەژێک لە کێشە زەقانەیە کە ئەو کەسانە
بابەتی خۆشیان ناڵێنەوە بەڕاستی. ئەوەی تر مامۆستایەکی بەڕێز مامۆستا پشتیوان خەدر دەڵێ بەداخەوە گرفتی گەورە هەیە لە وتنەوەی پرۆگرامەکان لەلایەن کەسانی پسپۆڕەوە، دەڵێ مەسەن هەیە پسپۆڕی زانستە کۆمەڵایەتیەکانە، بەڵام بابەتی تر دەڵێتەوە لەوانەی زانست وەکو گوتمان. ئەو تەجروبەیە کە لە پرۆگرامێکی فەڕەنسی دەرجەمە کراوە بۆ زمانی عەرەبی دوای لە لوبنان وەکو ئەزمونێک هێنراوە تێرە، وەکو شتێکی باشە کە زانیاریەکانی ئەبدەیتن عەلە الەقەڵ، بەڵام مامۆستا شەو بۆ جەبار دەڵێ بەڕاستی لەبەرەوەی وەرجێڕانە من پسپۆڕم زمانی کوردیەوە دەڵێ بە یەکجار خوێندنەوە ئەسڵەن زۆر لێی تێناگەی، پێویستە بە زمان و بە ڕێنووسێکی زۆر جوان نووسرا بێ خەڵک بە ئاسانی پێی بگا. ئەوەژێک لە کێشەکانە. پرسیارێکی تر گرفتێکی تری پرۆگرامەکان ئەوەیە پرۆگرامی زۆر و نەبوونی بە شەوانەی پێویست بۆ تەواوکردنی بۆ وتنەوەی پرۆگرامەکان بە شێوەی گونجاو. ئەگەر ئەوانە بەیەکەوە وەڵامێکیان بدەیەوە کاکتۆر دێنە سەر ئەوانەی کە دەستیان بەرز کردوێتەوە قسە بکەن. سپاس بۆ جەناب کاکتۆرگیان، سپاس بۆ بەشداربووەکان. ئەوەی کە مامۆستای بەڕێز ناوەکەی بنووسی لە قاڵبدانی مامۆستا قوتابی پرۆگرامی بابەت زۆر ڕاستە. ئەوە کە ئێمە قسمانە ڕوو تایبەتمەندیەکانی پرۆگرامی بابەت بۆ خۆی وایە، یعنی تایبەتمەندی پرۆگرامی بابەت ئەڵێ تۆ پرسیار مەکە ئەوەی کە گرنگە مامۆستای، ئەوەی کە گرنگە لە هەمووی گرنگترە لە مامۆستاکەش گرنگترە دانەری کتێبەکەیە ئەو پەرتووکە. ئەمە تەواان لەسەر بنەمای عملیت ساڵی تربەوی کۆن وەکووتمان دانراوە. مامۆستا ئەرکی ئەوەیە کە زانیاریەکە بگەینە بە قوتابێکە، سێ ڕێگەستایە دەورە بینن: نێرەر، پەیام، وەرگر. یعنی ئەوەی ئەرکی مامۆستایە تەنها گەیاندنی ئەوەی بڵێ زۆر ڕاستە مامۆستا لە قاڵبدانی هەم قوتابی هەم مامۆستایە ئەوان لەگەڵیان. پسپۆڕ نایڵێتەوە بێگومان ئێمە باسمان لەوە کردووە بەداخەوەی ترەما بێ وردە هەنگاوی بۆ بنرێ کە ئەم بابەتانە ئەگەر پسپۆڕی خۆی بیان بڵێتەوە تەبعاً ئامانجی پەروەردەیی خۆی بەدی دێت. ئێمە ئەگەر مامۆستای بابەتەکە نییە بۆ خۆی ئیڵێتەوە هەر ئەینێرێتەوە بۆ ماڵەوە بێ دایک و باوکەکە خەریکی کتابەکەی مناڵەکەی بێ. مامۆستا پشتیوان خدر باسی لە چی کردبوو نازانم. مامۆستا شەو بۆ جەبار پێویستی پێداچوونەوەی زمانەوانی هەیە، ڕەنگە ئەو مامۆستای بابەتەکە بێ باشتر بزانێ، چونکە وەرگێڕانیش پێویستە پسپۆڕی زمان بیبینێ. گرفتی کاتمان هەیە زۆر ڕاستە. ئێمە قوتابخانەکانمان بەتایبەتەوانی کە 2 دەوام من یاخود هەندێک جار 3 دەوام من، ئەمە بۆ خۆیان ئەم پەرتووکان ئەم پرۆگرامانە بۆ خۆی دانراون بۆ 7 کاتژمێری وانەوتنەوە، نەک ئەوەی کە ئێستا ئێمە پرسیارێک بکەین بۆچی قوتابخانە ناحکومیەکان پەسەندترن ئێستا لە هەرێمی کوردستان. طبعاً بۆ معلوماتی هەموو بەشدار بووان ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو بەتایبەت ئەسکەندەر ئافیا ئێستا قوتابخانەی ناحکومی بەرەو لە ناوچوونە چێ ئەوانی کە لێرە لەوێ ئەزمونێکیان هەبێ ئێستا شایەتیەوەمان بۆ بدەن، چونکە کەرتی حکومی ئێستا ڕکابەری کەرتی ناحکومیە لە وڵاتان. لەبەرچی لەبەرەوەی کە کاتیان وەکو یەکە، مامۆستایان وەکو یەکە، ڕاهێنانیان موچەیان هەموو ئەمانە واکە کە ئەو کێبڕکەیە وردەوردە نەمێنێ. بەداخۆ لایە قوتابخانە حکومیەکان کاتیان کەمە، قوتابخانەی ناحکومیە بینین کاتێکی زۆریان لەبەردەسایە، ئەمەش واکە قوتابەکە فێر بێ و هیچ کێشەی کەمتر بێ. دەستخۆش دکتۆر جان، با لەوانە دەست پێ بکەن کە دەستیان بەرز کردێتەوە. هەندێک بەیعاز دەستیان کرد بەس مامۆستا جەزا لە سلێمانی وەبزانم هەر دەستی بەرز کردێتەوە باماندوو نەبێ. مامۆستا فەرموو ئەگەر بە کورتی قسەکان و سەرنجەکان بخێر و لەبەرەوەی خەڵکێکی زۆر چاوەڕێ دەکا مایکەکەت بکەوە. مامۆستا جان فەرموو. مامۆستا مایکەکەت بکەوە فەرموو. ئێوارەتان باش دەستی چاو خۆش بێ. جۆتان لێمە؟ بەڵێ بەڵێ فەرموو. زۆر خۆشحاڵم جارێک سر جۆم لە دەنگی جەنابەت بووە و برا بەڕێزەش دەست و چاوتان خۆش بێ و هەمیشە لە پێشکەوتووی پەروەردە و زانستا بن. بەڵام بە سەریعی کۆمەڵێک شتێ و مامۆستا بەڕێزە تەمەەن دەست و چاوی خۆشبێشتی باشی و ڕوژان و کۆمێتانێک کە بەڕێزیشی لە چاتەکانی خوێندەوە زۆربەی زۆری وایە. بەڵام بەڕاستی واقعەکە ئێمە بێدانی پیا بنین. وەکو ئێمە 2 ساڵە پرۆژەی هەڵسەنگانی دەرەکی قوتابخانەکانمان هەیە. پارساڵ من لەگەڵ 2 برادەرمە
9 قوتابخانە و ئەم ساڵ 10 قوتابخانە 19 قوتابخانە لە کۆی ئەم 19 قوتابخان بەداخەوە زۆربەی زۆری مامۆستایانمان لە هەموو بابەتەکانە لەگەڵ ڕێزما بۆیان و چاویان ماجەکەم هەمیشە کۆڵنە دەربوون و بەم مەوزوعی کێشەی موچەوە ئەمانەوە بەڵام بەداخەوە مامۆستایانی ئێمە ئێستا وەکو مۆزەفیان لێهاتووە وەکو مۆزەفیان لێهاتەوە بۆ داوامکردنی ئەمە بۆ نەبوونی ئەپدەیت نەبوونی ڕاهێنان نەبوونی سەرپەرشتیاری پسپۆڕی لە کایەکانە و دوورخستنەوەی سەرپشتیاری پسپۆڕی بۆ قوتابخانەکان ئەمانە هەمووی کاریگەرە اینجا هێنانەکایی ئەم بەڕێزانی کە کردویانن بەڕاهێنەر و وەکو تێستێک بەکارێنن بەڕاستی بەڕێزی وای تێ چای ماجەکەم دەستی ماجەکەم بۆ نمونە پسپۆڕی کوردی چۆ سەردانی کردووە لاوازی یاوەتێ ئێستا ئەم بەڕێزە هاتوون کردوانە بەڕاهێنەر ئەمە ئەتوانێ مامۆسایەکی بە ئەزمون کە 10 ساڵ 15 ساڵ لەوانەکە سەرقاڵ بوو بێت و داهێنانی کردوێت لە ئیشەکەی خۆیان نەک بڵێ پەرتوچی داناویانی گۆڕانکاری لەگەڵ ئەتوانی ئەمە میتۆد و تەکنیکی هاوچەرخ بۆ مامۆسایە فراهەمکە ئەمە خاڵی دووەم بەڕاستی مەنهەجەکانی ئێمە مەنهەجەکان ئێستا پۆلی چواری ابتیدایی باوەرگرین بنەڕەتی وەربگرین زانستیان ئەو زانستەی کاوان خوێن من وەختی خۆی لە پۆلی کە ئێستا ئەنزاکە تێگەی لە 5 عیلمیە خوێنومە باسی کرۆمۆسۆم و باسی تەمەنی درەخت و ئەمە من لە پۆلی 5 خوێنمە ئایا مامۆسایەکی چواری بنەڕەتی کە دیبلۆمی هەیە لەگەڵ ڕێزما بۆی کە دەرچووی بەشی زانستی نییە ئایا چۆن ئەتوانێ و مناڵە تێبگەێنێکە ئەو قەدی درەختە تەمەنەکەی ئاوایە کرۆمۆسۆمی گەمیتی نێرومێ یەک بگێت ئەمە چۆن ئەتوانێت کۆنتترۆلی ئەو شتە بکە حاڵەتێکی ترمانەیە ئەوە کە زۆر کێشەیە بوونی هەندێ مامۆسای زیادەی پسپۆڕی ئێستا کۆمەڵایەتەکان پسپۆڕیمان زۆرە پسپۆڕیمان زۆرە ئەوەی زیادەی میلاگەی لە قوتابخانەکان بەڕێوەبەر نازانێت چیان لێ بکە بەڕێوەبەر نازانێت چیان لێ بکە بەڵام زانستەکان کەممان زانستەکان کەممان هەیە یعنی بەڕاستی ئەبێ پیاداچوونەیەک بەو حاڵەتانەیە بکرێتەوە لە وەزارەت اینجا لە وەزارەت بەڕاستی گوێ ئەبێ لە خوارەوە بگیرێ و من لێرایان نایشارمەوە دەوری ڕۆڵی سەرپەرشتیاران بە هەموو پسپۆڕیەکانی و بەکارجێڕێوبارەمیەوە پراوێز خراوە ئیتر کێشەکە چێکە پراوێز خراوە ئەبێ بەڕاستیەوە بزانین هۆکارەکەی چی بۆی ئەگەر ئەبدەیتە ئەوە خۆشەر نیە هەمووی ئەبدەیت نەکە خۆشەر نیە هەمووی بەدوای هینەکەی پیشەکەی خۆیان نەگەڕەوەی بۆ نەکە ئەبێ بزانین چارەسەر بدۆزێت یا ئەوەیە سەرپەرشتیاران تێگەی بەم قۆناغە تازە ئێستا لەگەڵ بنیادنانی تواناکان کە چەند ساڵێکەوە بەڕێز جەنابی وەزیر کە ئێستا تازەترین شت کە عقد کردوێتی بۆ 3 ساڵی تر لەگەڵ جەماعەتی بنیادنە بریتیش کاونسڵ کە هاتووە عقدی کردو بۆ 3 ساڵی تر ئەم پرۆژەیە بەردەوام بێ بەڕاستی ئەو پرۆژەیە دەست چاوت خۆش بێ ئەگەر لەبەر کاتەکە یارمەتیمان بدەیت مەمنون وڵای یەک خاڵی کەماوە دەست چاوی تۆ خۆش بێ بەنسبەت پرۆگرامەکان لە قاڵبدانی کە ئەو مامۆستا بەڕێزان لە قاڵبدان مامۆستای بەڕێز ئەگەر مامۆستاکە خۆی مامۆستای بەڕێز ئەچێ بە دەقەکەەوە نیشێتەوە ئەوە لە قاڵبدانت بەدەقەوە مەنیشەرەوە کە بەدەقەوە نیشایتەوەواتە تۆ نە ئەبدەیتە دێ نە قوتابی دەکەی بە سنتەر ئەیکەی بە چەق لە هەمان کاتیشە نەکاری تاک و نەکاری جووت و نە چالاکی دەرەوە و چالاکی ناوپۆل ناکەی بۆیە بەڕاستی ئێمە کێشەمان لەو بواری میتۆد و تەکنیکی ئاوچەرخ و جیاوازی تاکە کەسی و پەروەردەی تایبەت و جێڕانەوەی فیدباک لەوانەیە لاوازین دەست و چاوتان خۆش دەست خۆش مامۆستا جەزا زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی با مامۆستا ئەیوب ڕەشید مامۆستا ئەیوب فەرموو مامۆستا ئەیوب فەرموو باشی باشتر زۆر سپاس فەرموو دەستخۆشتانێ دەکەم دەستخۆشی لە جەناب و لە کاک دکتۆر کەریمەکەم بەجددی من بە پێوەی کە ماستەرم لە پرۆگرامی خوێندن بە تایبەتی لە بابەتی زمان و ئەدەبی کوردی هەڵسەنگاندنم لە بۆ کردیا من هەندێک شتێ پێم خۆشە دەستی کاک دکتۆر و خۆش بی کتابەکەشی وەکو سەرچاوە من بەکارمی نابوو پێشم خۆش بوو بگەمە خزمێت بەڵام ئەو کاتی شوێنەکەیم نەدەزانی دەستەکانی خۆش بی بەڵام پێم خۆشە کاک دکتۆر هەندێک شتەیە مەسەن بە تایبەتی لە دانانی پرۆگرامەکانەوەی کە من لە هەڵسەنگاندن و لە توێژینەوە کە مەسەرەن گەیشتیمان جام ئەوەیە کە
تەنانەت مەسەرەن لە دانانی بنەماکانی پرۆگرامەکانی خوێندن ینی ئەتو ناتوانانی مەسەرەن هەڵەی مەسەرەن کۆمەڵک هەڵەی ڕێنووسی تێدا تەنانەت کاک دکتۆر ئەوەیە کە تەنانەت لە مەسەلەی یەکوا و دواویش لەناو پرۆگرامەکانی خوێندنە بەتایبەتی لە بازنە یەکەمە هەتاوەکو ئێستا ینی دانانی لێژنە خۆیان لای نەکردەوە مەسەرەن هەندە هۆندراوەیە هەمان هۆندرا لە مەسەرەن لە پۆلی یەکا یەکواوە لە پۆلی دوواوە لە سێوا لە پۆلی سێ بوویتەوە یەکواو ئەوە خاڵەچیان خاڵەکی دیکەیان نەبوونی پەیوەندی مەسەرەن قۆنا برێن بابەتەکانی پرۆگرام پەیوەندی بەیەکەوە لە بۆ نمونەگەر تەمەشا بکەیت لە پۆلی 10 و 11 لە سەرەتاکانی پەخشانی کوردیدا دوو جیاوازی دەبیندرێ ینی پێشتر لە گۆڤاری بڵاو کردەوە کۆی کە ئیشی لە سفگری بەڵام بەداخەوە کە چا بشکەرارۆکە خۆی بوو خاڵەکی دیکە خاڵی کۆتایە باکاتان زۆر لێ نەگرم نەخشەی دانانی پرۆگرام بەجددی ینی هەتا ئێستا ڕوون نییە من کاک دکتۆر لە ئەسنای برێن نووسینی ماستەرەکەمە بەجددی ینی کەسێک نەبوو پشا و پشارم بەڕوونی بداتەوە کە بنەماکانی دانانی پرۆگرام بەتابەتی لە بابەتی زمان و ئەدەبی کوردی لە هەرێمی کوردستانە بنەماکانی چین لە هەزار ئێستاش ئەو سەرچاوە دەرەچانەی کە پشمان پێویستی بەڵام نەماتوانی و بگەینە بنەمایەکی دوورزەوەی کە ینی پرۆگرامەکانی خوێندنی زمانی کوردی لەسەر بنیانێنێ دووبارە دەستان خۆشبی سپاسان دەکەم و ماندوو نەبن. زۆر سپاس مامۆستایب دەست خۆش بۆ پابندبوون بەکاتت. شاجوان عومەر لە فەیسبوک مامۆستا دەپرسی دکتۆر بە بۆچوونی ئێوە ئەو پرۆگرامانەی ئێستا هەیە گونجاوتر و باشترن یان پرۆگرامەکانی پێشوو. هەروەها مامۆستا لەیلا بەرزنجی دەڵێ بابەتی کارامەیی بەها کۆمەڵایەتیەکان دانرا کەچی وەکو پێویست لە زۆر لە قوتابخانەکان گرنگی پێنادرێ. بە بڕوای من دەڵێ باشترە بابەتێک لە باخچە تا بازنەی دووەم زیاد بکرێ بە ناوی وەبزانم ئەتەکێتی لێ نابوو شتێکی وابوو ینی ئەوەشی باس کرد کۆمەڵایەتیەکان بەڵێ بڵێ لە ئەو دەڵێ بابەتێک زیاد بکرێت لە باخچەوە تاوێندەرێ ئەگەر ناو دەڵێ بەها کۆمەڵایەتەکان وەکو پێویست گرنگی پێنەدرا. مامۆستا میدیا دەڵێ ئایا هەبوونی تێکستبوک زەروریە بۆ فێربوون یاخود مامۆستا ئازاد بێ لە دانانی پلانی وانەکەی و بەکارهێنانی سەرچاوی جیاجیا ئەگەر ئەوانە جواب دێنەوە دوای دێنە سەر ئەوانەی تر کە دەستیان بەرز کردوتر. سپاس بۆ مامۆستا جەزا وەرزان مامۆستا جەزا سەرپەرشتیارە جەنابی بەڵێ ڕاستە لە سلێمانیە بەڵێ کۆمەڵێک ئەزمموی باس کرد من لەگەڵی دام تەواان باس لە گرفتی شارەزای مامۆسای کرد هەموو ئەوانە ئەوان لە ئێمە شارەزاترن دیارە بواری خۆیانە هەموو قسەکانی پشتیوانی قسەکان یەکەم دەستی خۆش بێ ماندوو نەبێ. مامۆستا ئەیوب ڕەشید وەڵام مامۆستا ئەیوب سپاس دەکەم خۆشحاڵم بەناسینە من لە مامۆستام لە زانکۆی گەرمیان و سەردانی زانکۆی سلێمانیم هەیە و لە زانکۆکانی تریش هەر گفتوگۆی ماستەر و دکتۆراوانە بەشدار بووم و ئەوانەی کە لە بواری ڕێگەکانی وانەوتنەوە یاخود بواری پەرۆدە و دەروناسی بێ پرسیارم کردا هەمووی هەر ئیمێڵ و پەیوەندی و کۆنتاکتمان هەیە لەگەڵ لە هەر شوێنێک بی. مامۆستایی باسی لە بۆ ئەوەی کە ماستەری لە بوارەکە هەیە باسی لە گرفتی ڕێزمان و ئەدەب کرد دیارە ئەو خۆی سپۆر بێ بێگومانەوە باشتر زانێ. ئێمە مامۆستا ئەیوب هیوادارم توێژینەوەکانی بخاتە سەر شیکردنەوەی کتێبی زمان و ئەدەبی کوردی قۆناغە جیاوازەکان. ئێمە لەم بواری ئێمە لە هەرێمی کوردستان پانتایەکی بەرفراوان هەیە بۆ توێژینەوەی پەروەردەی لە ڕاستیە. بە هیوادارم مامۆستا ئەیوب بتوانێت کۆمەڵێک توێژینەوە بکات لەسەر شیکردنەوەی ناوەڕۆکی پرۆگرامەکانی زمان و ئەدەبی کوردی کە خۆی پسپۆڕی بواری پەروەردەی ڕێگەکانی وانەوتنەوەی کوردیە. شاجوان وتی لە فەیسبوک باسی لەوە کردو پرۆگرامی ئێستا گونجاو یاخود پێشوو تەعاان کات دکتۆرێ من ناتوانین بڕیار بدەین لەوەی کە پرۆگرامی ئێستا گونجاوە یاخود کۆن ئەمانە یاخود من زۆر جار لە خوێندکاری ماستەرم هەبووە یان بۆ نمونە خوێندکاری بەکارلێری وەزەڵێ دکتۆر کام ڕێگا گونجاوە ئێمە بەکاری بێن یاخود مامۆستانە یعنی لە ڕاستیە وەڵامێک نییە ئێمە بڵێنەوە بەڕەهایی ناتوانانی وەڵام بدەیەوە بەگشتی نەخێر بێگومان ئەمانە بۆ خۆی بابەتێکی بەرفراوانن ئەزمموی چەنەها کەسی مەزنن بۆ خۆیان ناتوانین ئێمە شتێک بۆ ڕەتکەینەوە لە شوێنی خۆمان
ئەمانە هەمویان ئەبێ شارەزا بیت ئاوا ئێستا چۆن باسمان لە جۆرەکانی پرۆگرام بە سێ جۆری پرۆگراممان باس کرد تۆ تایبەتمەندەکانی بزانە کامیان بۆ چ ژینگەیەک ئەبێ. مامۆستا لەیلە بەرزنجی وەک مامۆستایەکی باخچە وەکو بەڕێوەرێکی باخچە باس لێوە کردە بەها کۆمەڵاتەکان گرنگی پێ نادرێت کە بەداخەوە بە گرنگی پێ بدرێتکە و بەها کۆمەڵاتەکان لە ڕاستیە ئامانجی تری هەیە وەک لەوەی کە تەنها پەرتوکێک بێ. بەها کۆمەڵایەتەکان گرنگترین ئامانج تایە بۆ نمونە زانینی بەهای کار و ژیانە لای منداڵ فێری ئەوە بکرێت بەس تەنها ئەو ئامانجە بەدی بێت بەسە بۆ ئەوەی کە مامۆستان زانین چەند گرنگە. بابەتی زیاد بکرێ بە ناوی ئەتەکێت و وڵای ئەوانەی تر فعلا ئەبێ لە ناو ئێمە وتمان پرۆگرام واتە هەموو ئەو چالاکیانی کە لە ناو قوتابخانە و دەرەوە قوتابخانە ئەنجامەدرێ مامۆستایان پێویستە هەموو ئەوانە بگەێنن بە نەوەی نوێ. دەستخۆش ئاخر پرسیارەوە بوو ئایا پێت وایە کۆرسبوک پرۆگرامێک ضروریە یان مامۆستا ئازاد بێ لەوەی لە چەند سەرچاوێکی جیاجیا بابەتەکان کۆ بکاتەوە؟ کاکتۆر کۆرسبوک بۆ قوتاب بۆ بنەڕەتی یعنی مەبەستی هەبوونی تێکست بوک نەک کۆرسبوک کۆرسبوک ئەو دەڵێ ئایا هەبوونی تێکست بوک ضروریە بۆ فێربوون؟ من ئەگەر بنێم لە قۆناغی بنەڕەتی و ئامادەی لە بواری پەروەردە بۆ خۆی پەرتووکیان هەیە ئەوان لە چوارچەوەی پەرتووکەکە دەرناچن بۆیە ئەگەر مەبەستی لە دانانی کۆرسبوک بێ بۆ خۆی بۆ وەکو پلانێکی ساڵانە وەکو ئەوە جیاوازە هەندێک لە بابەتەکان ێستا بۆ نمونە زانست بۆ خۆی پلانی بۆ دانراوە پلانی ساڵانەی بۆ دانراوە بابەتی زمانی عەرەبی ببوورە کاکەریم پێدەبڕم ئەو مامۆستا بەڕێزەوەی من لێی تێگەیشتم مەبەستی ئەوەیە بەستنەوە بە مەنهەجی مقەررەوە ئەو تێکسبوکە مەبەستی ئەوەیە واتە ئەم مامۆستا بەڕێزە ئەگەر بچێت بۆ نمونە ئەمڕۆ باسی گەرد و گەردی لەو بۆ بکە ئەگەر بچێت لە دەرەوە بابەتی چکە بێنێ ڤیدۆیەک بێنێ یا فیلمێک کورتە فیلمێک بینێ لەسەر گەرد و گەردیلە بیبەستێتەوە بۆ ئایا کە سەرپەرشتیارانی بەڕێز کاتی هەڵسەنگان ئەچن بۆ لای ئەو مامۆستا بەڕێزە ببوورە نەک هەڵسەنگانی ئەوەی کە ئێمە بەو شەش ستانداردەی کاچین 10 11 12 13 14 15 کە ڕەبتی بۆەیە ئایا ئەمە ڕەخنەی لێ ناگیرێ بۆ چووی من ئەم مامۆستا بەڕێزە مەبەستی ئەوەیە ئەگەر ئەو مامۆستایە خۆی هینی خۆی ئیلهامی خۆی بەکاربێنێ پراکتیزەی خۆی بکات سەرکەوتووە بێ و هیچ کێشەیەکی نابێ بە بۆچوونی خۆم وەکو تەجروبەی خۆم و سپاس. دەستخۆش بێ زۆر سپاس. ئەگەر مامۆستا بورهان لەسەر خەتما بێ حەزم دەکرد ئەویش قسەیەک بکە ئەو دوای ئەوانەی تریش وەردەگریت. مامۆستا بورهان مەجالت هەیە؟ مامۆستا بورهانمان لەگەڵ بوو لەسەر خەتە لە بیدایەتەوە. ئەو کاتت باش مامۆستا. هەموو کاتێکت باش دکتۆر باشی ئەحوالتان باشی زۆر سپاس. ببوورە ئەگەر کاتت هەیە حەزمان لێیە بەشداری بکەی لەگەڵ. ڕێزن وەڵڵاهی بابەتی پرۆگرامەکانی خوێندم بابەتێکی زۆر فراوان و ئاڵۆزە و بالەوەشە دەست پێ بکەم کە ئێمە لە هەرێمی کوردستان گرفتمان هەیە بە واتای وشە لە ئامادەکردن و دیزاین و هەر شتێکی پەیوەست بێ بە پرۆگرامەکانی خوێندن. ئەگەر لێم قبول بکەن تەنانەت لە زانکۆکانی هەرێمیش تۆزێک گرفتمان هەیە لە بواری داڕشتنی پرۆگرامەکانی خوێندن بە بەڵگەی ئەوەی کە زۆر جار پێویستیمان بەوە هەبووە. من باس لەوە ناکەم توانای تاک لێرە و لەوێ هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو موەسسات حتا لە تعلیم عالیش گرفتمان هەیە. ئەوەی دکتۆری بەڕێز باسی کرد پێم باش بوو جۆرەکانی پرۆگرامی خوێندن بەشێک بوانە لە بابەتەکەی یعنی لەوە گرنگتر ئەگەر باسی ئەوەمان کردبە بۆ نمونە پرۆگرامی خوێندن چوارچێوەکەی چییە لە هەر وڵاتێکدا غایە و فەلسەفە و ئامانجە گەورەکان لە پشتی هەر پرۆگرامی خوێندنەوە چین بە جیاوازی بابەتەکانەوە. اینجا لەوەش گرنگتر بەڵگەنامەی پرۆگرامەکانی خوێندن کە چۆن ئامانجە پەروەردەییەکان بە پێی تەمەن و بە پێی ساڵەکانی خوێندندا دەڕێژرێن ئەم بابەتانە هەندێکی سارە کراوانە ڕەنگە باشتر بوانە. بەڵام پرسیاری من بۆ بەڕێزیان
پێم وایە جۆری دووەم و سێیەم جۆرێک لە تێکەڵبوون هەبوو تێدا، یعنی لە جۆری دووەم کە حتا لە تەرجمەکەش کێشە هەیە، بەڵام بۆ خۆشی باس کردەمە کاری زمانزان و ئەوانەیە ئەوەی دەیوت پەیوەستەکان بۆ نمونە ئەو کۆمەڵایەتی بە نمونە هێنایەوە و لە بابەتی حقوقی فراوانیش باسی زانست بۆ هەمووانی. پێم وایە هەردوو بابەت کەم تا زۆر وەکو یەکن. بۆ نمونە لە بابەتە کۆمەڵایەتیەکان مێژوو و جوگرافیا و ئەوەی پێشتر پەروەردەی نیشتمانی بۆ کە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان بە ناوی بەها و مەهاراتی حیاتی ڕێکخراوە، لەو سەریش بایۆلۆجی و کیمیا و فیزیا و بەشێک لە ژینگەزانی و یاخود جیۆلۆجیشی تێدا. ئەوانە هەردووکی یەک شێوازن. ئەوەی بەڕێزیان باز دەکا کە ئەوەی بوارە فراوانەکان، ئەوە ئێستا بیرۆکەیەکی نوێیە لە زۆر لە وڵاتانی پێشکەوتوو باز دەکرێت، وەکو تێست لە فنلاند لەو جیان باز دەکرێت. یەک تۆپیک، یەک بابەت هەموو ئەو بابەتانەی خوێندن لە خۆ دەگرێت، یعنی یەک مامۆستا دەتوانێت هەموو شتەکان لە یەک بابەتدا بگەێنێ بە قوتابی. بەڵام ئەگەر ڕوونکردنەوەیەکی زیاتر بدا، پێم وایە ئەوەی زانستەکان و کۆمەڵایەتی هەمان شێوازن، لێک دوور نین، دەچنە خانەی پرۆگرامی دووەم. دکتۆر ئیمداد دەستان خۆش، من فترەیەکە دابڕابووم، بەڵام هەر ڕۆژگیریەکی پەروەردەی کە ئێوە دەیکەن، هەر ئاشنابوونێک، هەر نوێبوونەوەیەکی زانیاری، هەر بەشداربووی بەشداری پێکردنی مامۆستایان و سەرپەرشتیاران و ئێمە و هەمومان ئەکیت زانیاری زیاتر وەردەگرین، دەکرێت کاراتریش بین لەوەی کە ڕیفۆرم بکەین و زیاتر بەرەو پێش بچین. بەڵام دێمەوە سەر خاڵی یەکەم، بواری پرۆگرامەکان تا ئێستا بەداخەوە گرفتی زۆری تێدایە، لەوەش گەورەترە ئەوەی هەندێک لە بەڕێزان باز دەکەن کە ئەو بەڕای منی شەخسی، ڕای وەزارەت نییە، کە کێشەی زمانەوانی و ئەو شتانەی هەیە، کێشە لە دیزاینکردن هەیە، کێشە لەوە هەیە بەرچاوڕوونیمان نییە ئێمە تاکەکانمان بەرەو چ ئاراستەیەک بەڕێیان دەکەین. کێشەکان لەوە گەورەترن، ئەوەی تێکس بوو کێک هەندێک مشکلە و هەندێک گرفتی هەیە. ئیتر پێم باشە ئەگەر هێشتا لە ئەڵلقەکانی داهاتوودا تیشکی زیاتر بخەینە سەر بابەتی پرۆگرامەکان، و پێشم باشە دکتۆر ئەگەر بابەتێک بۆ نمونە بە پرۆگرامەکان وەردەگرین، شەرت نییە بە یەک حەڵقە تەواوی بکەن، بەڕێزێکی دیکە تا حەقی دەدەینێت، تاکو و ڕۆشنبیریەکە زیاتر دەبێت، تاکو زیاترەکان و کەم و کوڕیەکان دەکەین، بۆ ئەوەی هاوکارێک بێ لەوەی کە بتوانین هەندێک چاکسازی بکەین. من نامەوێت کاتی هەمووان بگرم کە بەشدارم، زۆر سپاس بۆ جهودی ئێوە و هەر سەرکەوتوو بن. دەستخۆش مامۆستا بورهان زوری لە ڕاوێژکار لە وزارەتی پەروەردەکە لەگەڵمان بووی، بە خۆشحاڵیەوە هەموو کات لەگەڵمانەوە ئامادەیە، هەم گوێ دەگرێ، هەم گلەیەکانیش دەگەیەنێتە شوێنی خۆی، دڵنیام لەوە. بە دڵنیاییەوە بابەتێکی وا فراوان ناکرێت بە 50 دقە و بە 40 دقە هەموو تەوەرەکان و هەموو ڕەهەندەکانی باز بکرێ. ئەمە لەگەڵ کاکتۆر کە قسەمان کرد دەمانزانی بابەتی پرۆگرامی خوێندن بابەتێکی زۆر فرەڕەهەند و فرەلایەنە، بەڵام عەلەقەل بتوانین لەو شەوە چەند شتێک ڕوون بکەینەوە. ئەوەش زۆرەکانی بۆ نمونە پرۆگرامەکانی کە بەردەستن لە وەزارەتی پەروەردەی خۆمان، و دەکرێت لە حەڵقەکانی داهاتوو لە هەفتەکانی داهاتوو ورتر لەسەر هەرێک لەو پرۆگرامانە یان لەسەر پێشنیاز بۆ چارەسەریەکان قسە بکەین. کاک دکتۆرەگە قسەیەک هەیە، ئەگەر ناسی چار کەست کرد دەستیان بەرز کردێتەوە و ناویش نووسراوە بۆ یان هەندێک شاری تریشەیە فەرموو. دکتۆر ئیمداد بەڵێ دەنگت نەما لای من دکتۆر. کاک دکتۆر کەریم چه کارە بەیان بڕادی ئاوە هاتەوە، بەس دەنگت نەما. ئێستا ئەگەر مایکەکە بکەیتەوە دکتۆر. دکتۆر مایکەکە داخراوە، ئێستا تەواو فەرموو. کاکتۆرگیان عەفوم کە هەر بە خێرایی بە سپاس بۆ مامۆستا بورهان زوری. وەڵا خۆ ئەو قسانی کە مامۆستا کردی
هەندێکیان لەگەڵیدام بۆ نمونە کێشەی دانانی پرۆگرامەکان وەگرفت لە خودی زانگۆکان بۆ دانانی ئەم جۆرە پرۆگرامانە و هەر بۆ خۆیشان کێشیان هەیە زانکۆکانیش من لەگەڵیدام زۆر ڕاستە سپۆڕی زۆرمان نییە لە بوارەکە بەڵام ئەوەی کە لە ڕووی ئەکادیمیەوە من یعنی ئەتوانم پێی بڵێم بوارە پەیوەستەکان زانستەکان ناگرێتەوە زانستەکان بوارە فراوانەکانە چکە تۆ هەر بابەتێکیش ئێستا من لێرە هەش بەسڵادیش هەم بوو بەڵام وتم زیاد کاتەکەمانی ئەوە نییە یەک بابەت وەربگرین ئەبینین 4 بۆ 5 زانستیا بەشدارە ئەمە بوارە پەیوەستەکان نییە ئەوەی کە من نمونەمێنایەوە لەسەری زانستەکان بوارە فراوانەکانە و بابەتی جۆری پرۆگرامێکی تازەیە و بوارە پەیوەستەکان بۆ نمونە بابەتە کۆمەڵایەتەکانن تەنها بربەستی بڵین پەرتووکی جیاواز لا ئەدرێەوە یەکە خرێن لە چوارچەوەی کتێبێکە بۆیە زانستەکان بوارە پەیوەستەکانن بوارە فراوانەکانن نەک بوارە پەیوەستەکان. زۆر باشە مامۆستا کۆسار ئەگەر غەڵەتم نەخوێن بێتەوە فەرموو مامۆستا کۆسار عومەر فەرموو مامۆستا. دکتۆر گیان شەو باش. شەو باش مامۆستا. جا وەڵا ئەوەی تا دواتر بێتە سەر خەڵک و قسە بکارانە زۆرێک لە قسەکانی دووبارە بێتەوە هەوڵ بدە دووبارە مەکەوە شتێکی نوێ بڵێ. وڵا سەرنجێکشم بۆ ئێوەی بەڕێز دایما لەو میتینگانە تەبعا من بە ئامانجی هەبێکمان خۆشی میتینگێکی زانستیە بۆ ئامانجش ئێمەش بەشداری بوون ڕەنگە بەڕێزێک لە وەزارەت بێ ڕەنگە بەڕێزێک با بڵێم مشتریف بێ ڕەنگە بەڕێزێک لە لیژنەی دانانی پەرتووک بێت یان بەڕێزێک بیناسن بەوەکو جەنابتان سەرەتا ئاماژەتان پێدا ئەوەی کە پێشتر دەستی بەرز کردو قەیچێکە با ئەوە بێت باوە نەبێت کەسێک بناسیم پێش و پاشکەتەمان لەگەڵ ڕێزی زۆر بەڵێوان کەسی خۆشەویستن هە بە ئاماجیش تەزانستیەکەم هەبێت بەگیناشی ترمان نییە وەرگیرا و بە سنگێکی فراوانە وەردەگرێن و مەقبولە. گەورە و عەزیزی ئێمە ببەخشن ئەگەر هەندێکشی دووبارە بوویەوە هەر بە شتێکی باش وەری بگرن لێمان دکتۆریان هەم بۆ ئێوە بۆ دکتۆر کەریمی خۆشەویست ئێمە کێشەمان هەیە لە کات بە چی شێوازێک یعنی ئەو لیژنە بە ڕێزەی کاتێکە پرۆگرام دائەنن لە وەزارەت بێت لە هەر شوێنێک بێت نازانم ئایا ڕەچاوی ئەوە ئەکەن ئەم پرۆگرامە کە دای ئەنەن دوجار پێویستە بۆ ئاستی پەروەردە لە چ دەقا مامۆستا پێشکەشی بکە یعنی ئەوەندە زانیاری تێ ئاخنن ئەستەمە مامۆستا بتوانێت لە چلدەخەکەی شا بە شێوەیەکی باش پێی بگەیە کە ئەگەڕێمەوە بۆ شەی فڕۆکیلەمەکەی جەنابەت کە سەرەتا ئاماژەت پێدا نازانم بۆ گرنگی نادرێت بە هەرەمەکەی بلۆم تەکسۆنۆمی لەگەڵ تەصنیفەکەی ماست یعنی ئەم دوانە زۆر گرنگن سەرەتا لە کورکولەمە گرنگی بەمانە بدرێت و دوجار پەخشی ئەو زانیاریانە بۆ ناو هۆڵی خوێندن بۆی خوێندکار بێ بە ستودنت سنتەر عادەتەن پرۆگرام بە ئامانجی پێدانی زانست و زانیاریە بە خوێندکار یاخود قوتابی بێگومانی هەمومانیان زۆر بەمان لامان ڕوون و ئاشکرایە خوێندکاریان قوتابیە تا پۆلی 12 تەواوەکە کاتی پێبڕێکرێ ئەنە ئێمە ناتوانین داهێنانی پێ بدەین هەر ئەڵێن بۆی نمرەیە بێنێت ئەوش خۆشی لەسەرەوە ڕاهاتووە ئێمەش وای ڕاهێنین کە ئەمە خەڵەتێکی زانستی گەورەیە کە هەمومان لەسەری کۆکی نوێشتا نامانەوێت زۆر گۆڕانکاری پێنجا دیسان ئەمەوێ بگەڕێمەوە سەرەوە ئێمە ئەگەر لە کاتی دانانی پرۆگرامەکان گرنگی بدەین بە هەرەمەکەی ماسلۆ لەگەڵ تەصنیفەکەی بلۆگ تەکسۆنۆمی ئەمانە وا ئەکات دوجار خوێندکاریش زانست فێر ببێت نەک زانست بەڕێ بکاتەنا ئاشنای بێ بڵێ من لە ڕۆژێکە 5 وانە خوێن ئەخر زەحمەتە خوێن عەقڵی مرۆڤ مێنتاڵەتی مێشکی مرۆڤ لە ڕۆژێکە 5-6 وانەی جیاوازی پێ بدەیت داوای زانستیشی لێ بکەیت ئەم پرۆگرامانە کە ساڵ بە ساڵ نوێ ئەکرێنەوە بە بیرۆکە و عەقڵمەندێتی ئەو تاکتب نوێ ئەکرێتەوە کە دای ئەنێ پرۆگرامەکە نەک مەسەل نەک ژینگەی خوێندکار ژینگەی ناوچەی خوێندکاریش لە بەرچاو بگیرێ ئەمە کێشێکی زۆر گەورەیە ئێمە کە گرنگی پێنادەین جا بۆ هیوایە هەر جارێکی تر ئەگەر پرۆگرام نوێ بکرێتەوە ئەگەر پێداچوونەی بۆ بکرێت هەر بە ڕێزەگوێی لە ئێمە لە هەر کێبێت گرنگی بەوە بدرێت ئێمە بۆ پرۆگرام نوێ ئەەکەینەوە بۆ پێداچوونەوەی پێ ئاکەین ئایا تەنها بۆ ئەوەیە بڵێن ئەو ساڵی خوێندن 2014 یاخود 2022 ئێمە
پرۆگراممان نوێ کردوێتەوە یان ئەم نوێکردنەوە ئایا تا چەند بە پێی عەقڵی خوێندکار نوێمان کردوێتەوە. بۆیە هەر لێرە من ڕکۆمێند دەکەم بۆ ئەو دوکتۆرە بەڕێزەکە ناوەکەیم بێت چۆ دکتۆر هیمداد ئەگە بکرێت ئەڵقەی داهاتوو بێنان ئەڵقەیەکی تر بێت یان میتینگێکی تر لەدار بخەن لەسەر ئەوەی چۆن ئەم پرۆگرامانە پەخشی ناو پۆڵەکانی خوێندنی پەروەردە بکەین یانە ئەو پرۆگرامانی کە ئێستا نوێکراونەتەوە. دەستت خۆش بێ، زۆر سپاس بۆ پێشنیازەکەت بە ئەکیدی وەری دەگرین و کاری لەسەر دەکەین لە یەکەشت لەسەر سەر و لەسەر چاوان حەق خۆتەوە. دکتۆرێک دوو پرسیاری لە چات دەخوێنمەوە، سێ چوار کەسیش ماون دەستیان بەرز کردوەوە دەتەوێت ئەوانە وەرگرم یان چی بکەم؟ ینی ئەوانەی دەستیان بەرز کردوەوە لە مێزە ئەوانە وەرگرین ئەگە زۆریش بوو. کاک ئەحمەد عەبدوڵڵاش دوو پرسیاری کردووە دووبارەی کردوێتەوە، حەز دەکەم بەڕاستی ئەویان هەردووچی بخوێنەوە چکە پەیوەستە بە خاوەن پێداویستی تایبەت. پرسیاری یەکەمی مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا دەڵێ ئایا پرۆگرامی خوێندن حاڵەتی جەستەیی و دەرونی خوێندکاران لەبەرچاو دەگرێت بۆ نمونە خوێندنی خاوەن پێداویستێکی تایبەت لە قوتابخانەیەکی ئاسایی بۆ نمونە. پرسیاری دووەمیشی لە کاتی بوونی مامۆستا وەک خاوەن پێداویستی تایبەت ئایا دروستە وانە بڵێتەوە؟ دەڵێ وەکو من کە قۆناغی سێ عەرەبیم فاکتەری پەروەردە فاکڵتی پەروەردە مەبەستیەوە کە تەواوم کرد چۆن لایانی معرفی خۆم پیشان بدەم یاخود بڵاوی بکەمەوە. ئەو دوو پرسیارە دوو جار نردبوو بێ گوتم بە وەربگرین ئەوش. کاک فەرهادیش وەردەگرن ئەرک نەبێ دووبارێکیتەوە. پرسیاری دووەمی دەڵێ لە کاتی بوون بە مامۆستا وەک خاوەن پێداویستی تایبەت دروستە وانە بڵێتەوە مەبەستی کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە ببێتە مامۆستا. وەکو من دەڵێ کە قۆناغی سێ عەرەبیم فاکڵتی پەروەردەیە یان کە تەواوم کرد چۆن لایانی معرفی خۆم پیشان بدەم یاخود بڵاوی بکەمەوە. ئەو های نووسیوە. کاک فەرهادیش وەردەگرین، مامۆستا فەرهاد ئەحمەد جاف، دواییش مامۆستا ئاسۆ و مامۆستا مەحموود ماون. سڵاتان لەبێ هاوڕێم، من نام فەرهاد ئەحمەدە لە ئەڵجە شێدەوە. سەرچاو مامۆستا فەرموو. سپاس دەکەین. ئەندام لە دانانی لیژنەی پرۆگرامەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە وەزارەتی پەروەردە و خوشم ماترم هەیە دکتۆراشم لە بواری دەرونزانی خاوەن پێداویستی تایبەت. جاوەکو پرۆگرامەکان ڕاستەکەی من ناچمە سەر بابەتەکان، دەستی دکتۆر خۆش بێت کە ئەو بابەتانی ئاماژە پێ کرد. زیاتر من بابەتەکان ئەنگێڕمەوە بۆ چەند لایەنێک، یعنی ئەوەی کە ئێمە بمانەوە کە چارەسەرێک بۆ گرنگەکان بدۆزینەوە. یەکەمیان نەبوونی فیدباکێکی دروست لەلایەن وەزارەتی پەروەردەوە کە ئەلکترۆنی بێت یاخود بەدەستی بێ یا بە هەر جۆرێک بێ کە فیدباک لە مامۆستا وەرناگیرێت کە ئەمە وای کردووە پرۆگرامی خوێندن شێوازی کە هەیە ئەمترین گۆڕانکاری تیا بێت و ئەو گۆڕانکاریانیشی تیا ڕوئەدات ئەتوانین نابێن بڵێن لەسەر ئیش شەخص، ئەتوانین بڵێن لە چەند لیژنەیەک، یعنی ئەو لیژنانە لە 15 کەس تێناپەڕێت کە سەردانی دەروی وڵاتەکەن یاخود شوێنێکی وا لەبەرەوە کە نەگونجێنراوە بە پێی ژینگە فەرهەنگ زمان و کلتوری کوردی تا ڕادێک ئەتوانین بڵێن، یعنی ژینگەی قوتابخانەکانمان ئەبینین لەگەڵ ئەم جۆرە وانەوت هەرچەندە کتێبەکان پێشکەوێت هەرچەندە پرۆگرامەکان باشتر بێت هەرچەندە مناهەڵەی ئیملایی کەمتر بێت ئەبینی شێوازی وانەوتنەوە پێشکەوتنی بەخۆی نابینێت. بەداخەوەڵێن ینی ئێستا کتێبی مامۆستا زیاد کراوە بۆ شێوازی وانەوتنەوە کە ئەم ژوای کردو مامۆستا لە قاڵب بدرێت. بەڵام من ئەگەر بکرێ بابەتێک چەقام بکرێ بەدابەتی لە کاک دکتۆرە وەکو لایەنی فیدباک و جۆری وانەوتنەوە بۆ شێوازی مامۆستایان هەستەکەم ئەبێتە هۆی گۆڕانکاریەک لە شێوازی چۆنڵی مامەڵەکردن لەگەڵ لایەنی خوێندکارەکە بتوانێت ئاستی خوێندکاران بەرز بکرێتەوە. بەڵام ئێستا بینی هەریکێک بکرێتەوە ئەتوانین ڕخنەیەک بگرین، بەڵام ڕخنەکانمان چۆنڵی ناگا بەسەرەوە. ینی نبوونی فیدباکێکی دروستە چ لەلایەن مامۆستاکانەوە بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان، چ لەلایەن بەڕێوەبەری قوتابخانەکانەوە بۆ بڵێن پەروەردەکان و لە پەروەردەکانەوە بۆ وەزارەت، کە ئەمە وای کردووە کە چۆنڵی گرفتەکان هەر لە شوێنی خۆیان بمێنەوە هەر ساڵ لە دوای ساڵ دووبارە بێتەوە، کە من هیواشم کە ئەو لایەنەی چۆنڵی پەرێ بدرێت. خاڵێکی تریشیان شێوازی وانەوتنەوەی لە کوردستانە مەنهەج پێشەکەوێت، مەنهەج گۆڕانکاری بێت، بەس ئەم بریج کاونسڵ و هەر پرۆگرامێکی تریان یاخود شێوازەکەی ئەبین لەگەڵ ژینگەی هۆڵی وانەوتنەوەی قوتابخانە نەگونجاو بۆیە ینی پرۆگرامەکانمان پێش ناکەوێت وە گۆڕانکاری بەخۆی نابینێت. یعنی لە ڕووی کاتەوە بڵێ لە ڕووی بۆ منتەختە و هەتاوە نەبوونی داتاشۆ پێویست و کارەبای پێویست و ئەمانە وای کردووە کە شێوازی پەروەردە و لە هەمان کاتە ئەو سیستم
فێرکراوە مامۆستاکان وە خۆشمانی پێوە فێرکراوە لە ئایندێ ئەمە وای کرد کە ئێستش هەمان ڕێکتم بێ کە ئێستا بە خۆشبەختانە دەڵێن کە ئەوانەی کە ماستەر و دوکتۆرا تەواوەکەن پێداگۆجی ئەخوێن کە خولێکە ئیواخوازم کە ئەم خولە بە درێژایی یعنی بۆ مامۆستایانیش بکرێتەوە هەرچەند ئێستا بریچ کانسڵەکە هەیە بەڵام بە شێوازێکی توانین بڵێن پێشکەوتووتر زۆر بێت و کاتەکەی زیاتر بێت چونکە کات زۆر گرنگە بۆ گۆڕانکاری لە شێوازی مامۆستای ئەمە هەستەکەم هۆکارێکی باش بێت و من دەستخۆشی بۆ کاک دکتۆرەکەم کە بەڕاستی چەند خاڵێکی جیاواز و چەند خاڵێکی گرنگی لە شێوازی وانەوتنەوە و شێوازەکان و بابەتەکانی پێشکەشکردن کاتەکاتیەوە ناکەن چونکە کاتەکەی دەستخۆش مامۆستا فەراد زۆر زۆر سپاس بە بەشداریتان دەستخۆش بێ بەڕێزان ئەگەر بەس لەبەر کاتەکە بەڕاستی کاتەکە تێپەڕی و سێ کەسیش ماوە دەمەوێت ئەوانە بەس ئەگەر پوختی بکەنەوە قسەکانتان لە پرسیارێکیان سەرنجێک زۆر باش دەبێت مامۆستا ئاسۆ مەحموود فەرموو مامۆستا ئاسۆ فەرموو کارتۆرگیان سلام علیکم عەلەیکوم السلام ورحمة الله یان زۆر بە کورتی وەکو پێشنارێک گەرم پرسیارم نییە بۆ کاکتۆر بەکان لەم میتین و ئەو شتانە زیاتر هەستەکەم خەریکە وەکو دەردەدڵی لێ لەبەرەوەی کە تۆ جێتێکی معنی لەسەرەوە گوێیەک نەبێ بۆ بیستنی و فەهمی ئەم شتانە بکە بەڕاستی وابزانم هەمی لە قاڵبی دەردەدڵ ئامێنێتەوە من ئەگەر ماوەسا بورهان مزوری هەڵە نەبم لە کەسێکی معنی وەکو شخصی ئەگەر وەکو بۆرە گلەیەکەیش وەکوین بیگەێنێتە ئەوێ زۆر زۆر باشە بێ بەڕاستی من پێم باشە چۆنەڵی گوێیەک هەبێ لە جانبی تر فۆرما بێشتێکی لەو بابەتە وەکو فیدباک دایمە ینی دەرگایکی واڵا هەبێ بەڕووی با بڵێن کاتی دەپانە ئەمە زۆر زۆر گرنگە و بەڕاستی من پێشنهاد بۆ جەنابی شتەکەم نەک بە ئەم میتینگە دەیان میتینی تر و کەساتی جیاواز و حەزەکەم یعنی ئەگەر بە عەلاقەی شخصیش بێ خەڵکان لە وەزارەتەوە بانگێشتکرێنە ئەم جۆرە ئینشاءڵڵا وا دەکەین بەڕاستی گوێیەکە بێ کاکتۆر بەڕاستی کێشەی سەرەکی ئەمە مەنهەجەکانە لە ڕاستیان یعنی شتەکان زۆر زۆرە بەدەقەودوان ناوترێ ئێستا من مەسەلەن نینی کەم و وەڵامێکیش دەست نەکەوێت حەزەکان لە مەجالێ دەرفەت هەبوو من حەزەکەم هەنێ بەسەرچە دڵنیا بە ماوەی لامان بێ دەیگەێنین مامۆستا بڕانیش بۆیە خۆشحاڵی بە خۆشحاڵیەوە کە ئامادە دەبێت بۆ ئەوەیە شتەکان بگەێنێ بە پێیتواناکەوت دەست خۆش شتەکان زۆر من حەزەکەم کاتی ئەو بەڕێز کەڵام لە کاتێکا هەر بە پەیامی دەنگیش بە یاخود بە نووسرا مامنون دەبێت ئەمەش دەیگەێنە شوێنی خۆیان ئەکید بن مامۆستا عامر فەرموو مامۆستا بۆ ئێوارتان باش دکتۆر بەڵێ مامۆستا فەرموو زۆر سپاس وەڵی دکتۆرە من پرسیارێکم هەیە لەگەڵ یەک دوو سرنجان دەنگم دێ دەنگەکە وازحە بەڵێ فەرموو ببورنە من کەمەک درەنگتر داخل بووم باسی ژینگەکان کرا من پێم وایە ژینگەی ناو قوتابخانەکان پێویستی بە گۆڕانکاری هەیە یەک دوو ئەو شێوازە ژینگەیە کە قوتابی لە ناو قوتابخانەدا دەنیشی زۆر کاریگەری لەسەر شێوازی فێربوونی قوتابیەوە ڕەفتارکردنی مامۆستا لە ناو قوتابخانە هەیە ئەوەیەک ئەگەر دکتۆر جوابی داوە سوپاسی دەکەم ڕەنگە باسی کردبی بەڵام پێم خۆشە جێم دەستت خۆش بێ ئەو ژینگەیە کە لە کوردستان لەوە بواری پەروەردەیی لە بواری پەروەردەیی پێشکەش دەکرێت لە ناو قوتابخانەکان لە ئەهلی و لە حکومیەکان گونجاوە لەگەڵ ئەو ستایلەی کە لە ناو ژینگەی کوردستان هەیە ئەوە یەک دووش پێماوی یەک لە برادرانی وەزارەت لێرەیە ڕەنگە دکتۆر ئاگاداری کارەکانی ئێمە هەموو ساڵ باسی فیدباک کرا ئەمە چاڵاکی گچکە ئەنجام دەدەین زۆر جار فیدباک وەردەگرین بە دەرەجەی زۆر بەرز فیدباکەکانمان لۆ دێتەوە بەڵام ڕێگریمان لێ دەکەن لە تەطویری هەم مامۆستا هەم قوتابی لە ناو قوتابخانەکان پێم خۆشە دکتۆر ئەوەش بگەینی و زۆر زۆر سپاس ببورکاتەکە ئەوەی نە دەنە ڕەنگە شتی گەیشتە بوو زۆر سپاس دەست خۆش بێت کاک دکتۆر ئەگەر دەست بە جوابدانەوە کە کاتەکەمان تەواوە بەڕاستی فەرموو کاک دکتۆر کەریم فەرموو جەناب دکتۆر ئەگەر بەڵێ فەرموو جەناب دەست پێ بکە بە وەڵامدانەوەیان بەڵێ بەڵام بە زۆر بە کورتی مامۆستا کۆسار عومەر ڕەچاوی کارت ناکرێت لە دانانی کاتی دانانی پرۆگرامە زۆر ڕاستە مامۆستا کۆسار بۆ خۆی لە هەم لە زانکۆ دەزەڵێتەوە لە پەیمانگای بڵین لە پەیمانگاش دەزەڵێتەوە زۆر ڕاستە بۆ نمونە لەگەڵ یامتەوە و
لە کاتێکا دوو پەرتووکی زانستە بێ و بە دوو دەوامی و بە سێ دەوامی یعنی ئەگە تۆ بێ کاتەکە بەراوردکەی بە دانانی پرۆگرامەکە و ئامانج لە دانانی پرۆگرامەکە بێگومان باسمان لێوە کرد کە ئەوە بۆ خۆی یەک ناگرێتەوە و ئاماژی پەروەردەیی بەدی نایەت. تەکسۆنۆمی یاخود پۆڵێنی بلۆم و ماسلۆ ڕەچاو بکرێ خۆی مامۆستا کۆسار ڕەچاو ئەکرێ. ئێمە باسمان لەو بابەتانە بە دەیان و سەدان توێژینەوە هەیە لەسەرەوەی کە بەڵام چ ئاستێک ڕەچاو ئەکرێ. ئێمە گرفتەکە ئەوەیە بیرکردنەوە دروست ناکە، ناچێتە ئاستە عەقڵێ بەرزەکان، بەڵکو تەنها لە عەقڵە نزمیەکانە لە ئاستە عەقڵێ نزمیەکانە ئەمێنێتەوە. دەستی خۆش بێ مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا، ئایا پرۆگرام حاڵەتی جەستەیی و دەرونی خاوەن پێداویستی تایبەتی ڕەچاو کردو هەم بۆ مامۆستان بۆ خوێندکار یاخود هەردوو پرسیارەکەی بکەم بەیەک؟ واللهی ئەوە طبعا توێژینەوەی ئەوێ لە ڕاستە من بۆ خۆم ئەوانی کە لێرە ئێستا بەشدارن و گوێمان لێگرن هەمووی مامۆستای زانکۆ و توێژەر و سەرپەرشتیار و ئەوانن و ئەبێت توێژینەوە بکرێ بزانن ئایا لە ناو پرۆگرامەکانی ئێمە ئەو سێ جۆرەی کە باسمان کرد ڕەچاو کراوە خاوەن پێداویستی تایبەت، ئایا مامۆستای خاوەن پێداویستی تایبەتیش ئەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵەمە. ئەمە لە ڕاستیە من بۆ خۆم ناتوانم وڵامی بەمەوە بێ توێژینەوەی لەسەر بکرێ. چۆن توێژینەوەی لەسەر بکرێ؟ پێوترێت تحلیل محتەوا شیکردنەوە بۆ ناوڕۆکی پەرتووکەکان بکرێ و ڕای مامۆستاکانی لەسەر وەربگیرێ. مامۆستا ئەحمەد فەرهاد باسی لەوە کرد خوێندکاری طبعا مامۆستا فەرهاد هەر خۆی خوێندکاری خۆم بووە، ئینشەڵڵا پایدارە بێ ئێستا ماستەری هەیە لە بواری دەروونزانی. باسی لە شتێک کرد نەبوونی فیدباک لە لایەن وەزارەتەوە بۆ مامۆستاکان چەندێک ئامانجی پەروەردەیی هەروانەیەکە بابەتێک بەدی هاتوویان نا. لە ڕاستی ئەمە مامۆستا فەرهاد ئیشی سەرپەرشتیارەکانە، ئەوان دەتوانن بڕیار دەدەن و ئێستا لەسەر کۆمەڵێک ستاندەر ئیشەکەن. بۆ خۆم لە نزیکەوە ئاگدارم زۆر بەوردی ئیشەکەن لەسەر ئەو بوارە و داتای باششیان لایە لەسەرەوەی کە چی بۆ نمونە ستاندەرێک زۆر باشە چ ستاندەرێک زۆر خراپە. ئەمە ئێستا توانن بڵێن فیدباک ئێستا داتە وەزارەت و لەم ڕۆوە سەرپەرشتیارەکان زۆر ماندوو ئەبن. ئەمە 2 ساڵە بەتایبەت ئەم ساڵ یعنی هەموو کارەکانیشیان زانستی بەڕێوەچێ و دەستخۆشیان لێکم ئەگەر بەردەوام بن ئەم فیدباکە بۆ خۆیان ئەگەنە قەناعەتی کە ئەم جۆرە میتینگ و بناڕانە بەشدار بن چۆن بتوانن ئەنجامگیری لێرە بکەن و بگەێنن بە وەزارەت و بەشکم کێشەکان طبعا کێشەی پەروەردەیی بەبەردەوام هەیە و کێشەی نوێژ دروستە بێ و دێتە ئاراوانە توانن تاوتوی بکەن. شێوازی وانەوتنەوە لای مامۆستاکان هەر کۆنە و گەشەی نەکردووە زۆر ڕاستە و بۆ خۆی مامۆستا جەزاش بوو وابزانم وەکو سەرپەرشتیارێک باسی لەوە کرد کە ڕاهێنانەکانیش نابنەهۆی گۆڕانکاری لە ڕێگەکانی وانەوتنەوەی مامۆستا. ئەمە گرفتێکە پێویستە مامۆستا بورهان و ئەوانی لە وەزارەتن زۆر گرنگی بە پسپۆڕەکان بدەن بۆ ڕاهێنانی پراکتیکی مامۆستایان، کایە مامۆستایان لە ڕووی معریفەوە قسەیان بۆ نەکرێ بێت. من بۆ خۆم ئەمساڵ نزیکەی 15 بۆ زیاتریش قوتابخانە خۆبەخشانە چوومە ئەوانەی کە لێرەن ئێستا گوێمان لێگرن شایەتیمان بۆ دەن کە بۆ خۆم بە پراکتیک لەگەڵ مامۆستاکان ئاساوم بە جێبەجێکردنی استراتیژیەکان. یعنی ئەمەی ئەوێ وەزارەت نەک بێت یینیت بۆ بکە، یعنی محازەرەت بۆ بڵێتەوە. لە ڕاستی ئەمە بۆ محازەرەوتنەوە ناکرێ بۆ مامۆستا. مامۆستا فەرهاد دیسان باسی لەوە کە پێداویستی فێرکارینی لە قوتابخانەکانە ئەوانش دیسان سەرپەرشتیارەکان دەتوانن بڕیار بدەن لەسەرەوەی کە ئایا پێداویستەکان لە ئاستی پێویستان یاخود نا. مامۆستا ئاسۆ بەستەنها ئەوەی کرد سەرنجێکیە بۆڵێ هیوادارم گوێ لەم میتینگانە بگرێەوە کەسانی بەرپرس هەبن ئیش لەسەر ئەم بابەتە بکەن. زۆر ڕاستە قسەکەی، یعنی لە ڕاستە مێژەڵێمەوە بۆ نزیکەی سەعات و نیوەک زیاترە ئێمە قسانکەین ئەم و چەندان میتینگ و بناڕی تردان هەبووە و ئێوە ئەم هەموو مامۆستا و دکتۆرێک کە لە خەتن لە ڕاستی هەروە کەسێک هەبێ لایەنی کەم کۆمەڵێک سەرنج بنووسێەوە بگەێنێتە شوێنی خۆی. مامۆستا عامر پێویستە ژینگەی قوتابخانەکان بگۆڕێن بۆەوەی ئامانجی پەروەردەیی بەدی بێت. زۆر ڕاستە ژینگەی قوتابخانەکان بە کات، ژینگەی قوتابخانەکان بە چالاکی، ژینگەی قوتابخانەکان بە ڕێگای مامۆستا، مامەڵەی مامۆستا، بەڕێوردنی پۆلی مامۆستا، هەموو ئەمانە پێویستە گۆڕانکاری تیا بکەن. سپاسان.
دەستا خۆش هەندێک جوابی ئەو پرسیارە نەشاتوتەوە ئایا ڕەچاوی خاوەن پێداویستی تایبەت کراوە یان نە. بۆ نمونە مامۆستا لەیلا دەڵێ من بۆ خۆم لە لیژنەی دانانی پرۆگرامەکان بەشدار بووم بە تایبەتی لە پێداچوونەوەی پێبەنوێیەکان لە بابەتی کۆمەڵایەتی لە بازنەی دووەم وەکو بەشی ڕاهێنان و چاڵاچی دەڵێ لەوێدا ڕەچاو کراوە. بەڵام وەکو دکتۆریش گوتی ئەو بابەتە بە یەک نمونە بەس نییە، پێویستی بە کۆنتنت ئەنالیسیس یان تەحلیل محتەوا دەکاتن کە یەکێک پێژەرێک یان چەند پێژەرێک لە وزارەتی پەروەردەیان لە دەروی وزارەتی پەروەردە هەڵبستن بە شیکردنەوەی هەموو ناوەرۆکی کتێبەکان و پرۆگرامەکان ئەو کاتە دەتوانن بڕیار بدەن کە سەدا چەند یان تا چ ڕادەیەک ڕەچاو کراوە یان نا. بەڕێزان پرسیاری تر ئەکیدم زۆرە ئەو بابەتە زیاتر هەڵدەگرێ. بەس مامۆستا محەممەد حوسێن دەستی بەرز کردوێتەوە ئەو وەردەگرم و کۆتایی پێدێنین بە دوای گلەیمان لێن. مامۆستا محەممەد فەرموو مامۆستا. مامۆستاگیان سەلام عەلەیک. عەلەیکوم السەلام. باشی وەڵای مامۆستاگیان وستم ڕوونکردنەوەیەکی بچووک بدەم ڕاستی ینی ئەوەی کە من تێبینیم کردووە ینی ئێستا بڕواکە ئەو مامۆستانی لە زانکۆن ئێستا سەیری ناونووسینی مامۆستا تەلەڤەکانیان کەن فێرخوازەکانیان ناوی خۆیان بە هەڵە دەنووسن. من یەکێک لە هۆکارەکان ئەوان باسی هەڕەمی بلۆمیان کرد شێوازی پرسیارەکان تاکە هۆکارە بۆ ئەوەی فێرخواز نەتوانێت بگا بەداهێنا. ئەوەی ئێمە چەند ساڵە بە دەوریدا دەسوڕێنەوە تەنها شێوازی هەڵبژاردنە. هەڵبژاردنیش بڕوا ناکەم وانە تەلەڤە بکا بگاتە ئاستی داهێنان. من وا هەز دەکەم پێویستە پەروەردە بە شێوەیەکی گشتی سیغەیەکی پرسیار دابڕێژێکەوە لە فێرخواز کات شێوازی بیرکردنەوەی عمقی هەبێ لە وەڵامدانەوە تاقی ناکە بە هەڵبژاردە هەبێ ناڵم نابێ. بەڵام هەتا ئێستا منەوەی بیرم لێ کردوێتەوە بۆتە ئاسانکاری بۆ فێر مامۆستایانیش پرسیارێکی دێنیتەوە دووشە بێ وەڵامێکی کورد بێ هەڵبژاردەیەک بێ بۆ شایەک بێ ناڵم پرسیاری بابەتی گرنگ نە بەسە کە سەیری جۆری پرسیارەکان کەین وا هەز دەکەم زۆر گرینگە فێرخواز ئینشایی هەبێ نووسینی هەبێ ئیبداعی هەبێ بە عەقڵی خۆی بڵێ ئەگەر ئەوە چۆن بووە دێگە ئاوا نەبە ئەدی ئەگەر ئاوا بە ئەنی هەموو وای لێ دەکرد فێرخواز نووسینێکی باشی هەبێ و هەم هزراندێکی باشی هەبێت ئەوە لێ بڕن دەکەم لە کاتشم گرتن کاتەکە درێژ کرابەوە. دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا محەممەد. کاک دکتۆرەگەر دوایین ئەوەش کۆمنتی خۆت لەسەر بدەیتەوە. مامۆستا محەممەد حوسێن وەڵا بزە بە دوایە ئێمەش باسمان لەوە کرد شێوازی هەڵسەنگاندن ئەوانی کە لێرن هەندێکیان پسپۆڕن ئێمە زانین ئەو هەموو کارامەیەکان پێوانە ناکە قیاسی هەموو کارام لەهاتی و مەهارەتەکان ناکە تەنها کۆمەڵێکیان نەبێ. بۆ نمونە ئێمە چۆن بتوانین قوتابیە کە سەتیشی هێناوە لە پۆلی 12 زانستی بزانین ئەم قوتابیە گەشتۆتە ئاستی ئەوەی کە تەرکیب بکە تەرکیبی تەواوە یعنی ئاستی ئەوەی کە مامۆستا کۆسار وتی پۆڵێنی بلۆم گەشتۆتە ئاستی شیکردنەوە یاخود دایانە. بێگومان زۆر ڕاستە ئەمە بە هەڵبژاردنەکان ناکرێەوە پێویستە کارامەیەکانی بۆ نمونە ئۆراڵی شەفەیی گرنگی پێ بدرێ بە کرداریەکان گرنگیان پێ بدرێت لایانی دەرونجوڵەیی گرنگی پێ بدرێت لایانی وجدانی گرنگی پێ بدرێت هەموو ئەوانە تەرسنۆمی خۆی هەیە و بابەتی زانستی تەواون ئێمە لە زانکۆکانە ئەیخوێنین و دراسی لەسەر کراوە. زۆر ڕاستە لەگەڵ مامۆستا محەممەد حوسێن. دەستت خۆش کاک دکتۆر دەستەکانت خۆش کاک دکتۆر پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر کەریم ئەحمەد عەزیز لە زانکۆی گەرمیان کە ئەوە ماوەی تقریبا ساعتێک و 50 دقیقە لەگەڵ ئێوەی بەڕێز بەردەوامە لەگەڵ ئێمە. سپاس بۆ زانیاریەکانی دەوڵەمەندی کردین. دڵنیا بووم شتی تر زۆر هەبوو بڵێ بەڵام ماوەکە هەر ئەوەندە ڕێگەیدا و تەوەرێکی وەکو پرۆگرامی خوێندن ئەوەرێکی فرە ڕەهەند و فرەلایەنە ناکرێ. ئەوەی ڕەنگە پێویستی بە کۆرسی چەند هەفتەیی و چەند مانجیش هەبێ ئەگەر بمانەوێ دانیشین لەسەر هەر بابەتێک لە بابەتەکانی. بەڵام وەکو دەستپێک شتێکی زۆر باش بوو زۆر بەرچاوڕوونیدا دەربارەی جۆرەکانی پرۆگرام بە تایبەتی ئەوانەی کە لە خوێندنگە حکوومیەکانیان لە قوتابخانە حکوومیەکانی وەزارەتی پەروەردە بەرکارن و یان جێبەجێ دەکرێن. هیوادارین لە داهاتوودا سوود لە توانە خۆماڵیەکان وەربگیرێ سوود لەو دەرەنجامی ئەو دانیشتانە وەربگیرێ هەم لە سەرنج و پرسیارەکان هەم لە ئەو دەرزە دڵیانەی مامۆستا ئاسۆژ گوتی تەواوە خۆی دەبێت لە شوێنێک هەڵی ڕێژین کۆ بکرێتەوە بیخەینە دەستی شوێنێک تاکو لە کاتی پێویست سوودیان لێ وەربگرن. ئێمە دووبارە بە ناوی ستافی ئەکادمیای مێگاماین زۆر سپاس بۆ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر کەریم بۆ تەرخانکردنی ئەو کاتە سەرباری سەرقاڵیەکانی. دەزانم لە هەفتەی ڕابردووشەوە زۆر سەرقاڵی ئەو کۆنفرانسەی ئایسێت بوو هەم بەشداری
با بڵێن وەرکشۆپی ڕۆژیکردنەوەی کرد هەم دواتریش وێبیناری هەبوو جگە لە ئەرک و چاڵەچەکانی تری زانکۆکە بەردەوامە. زۆر سپاس بۆ ستافی پشت لاپتۆپەکانی ئەکادیمیا کە بۆخشانە کار دەکەن بە تایبەتی مامۆستا شەماڵ و مامۆستا فرمێس کاکشتیوان کە لە ئامادەکاریەکان هاوکارن. سپاس بۆ ئێوە بەڕێزیش کە تا ئێستا لەگەڵمان بەردەوامن کە ئەوەش تا نیشانەی خەڵخۆری و نیشانەی دڵسۆزیتانە بۆ کارەکەی خۆتان. ئێمە بەردەوام دەبین لەگەڵتان لە زووترین کاتیش لینکی ئەو تۆمارەشتان بۆ دەنێرین بۆ ئەوی بینێرن بۆ زۆرترین کەس کە دەزانن سوودی لێیان لێوە دەبینن. تاکچەر قسەی کۆتاییت و کۆتایی پێدێن. سپاس ئێوە کەم سپاسی هەموو بەشداربووەکانە کە مامۆستایان سەرپەرشتیاران توێژەران دکتۆرەکانی زانکۆ هەمووانە سپاسیان دەکەم و کاتیان بە ئێمە بەخشی گویان لە ئێمە گرت. سپاس بۆ ئەو مامۆستایانی و برادرانی ئایتی کە لە پشتیەوەی ئەم وێبناڕن وەکو جەنابی وتر. سپاس بۆ هەموو لایەکی وادارم بەرپرسەکانی بواری پەروەردە و بەتایبەت وەزارەتی پەروەردە لەم جۆرە وێبناڕانە بەشدار بن و لە تێبینی و سەرنجی خۆیان بنووسن. ڕێز و سڵام بۆ هەموو لایەک. دەستان خۆش بۆ هەموو لایەک و شەوێکی شاد خواتان لەگەڵ.